بەڕێزان لارکیان سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بەدارتان شادەبمەوە هیوادارم بتوانم گفتوگۆیەکی جوان و سەرنجڕاکێشتان پێشکەش بکەم سەبارەت بە بوارێکی زۆر زیندوو کە پەیوەندی بە شادەماری حکومڕانیەوە لە هەرێمی کوردستان پەیوەندی بە ئومێدی خەڵکی کوردستان و ناومێدی خەڵکی کوردستانەوە هەیە ئەویش دامەزراوەی پارلەمانە. ڕاستی من زۆر جار بەر لە هەڵبژاردن بە درێژایی چەند خولێک ئەوەندەی کە دەرفەت ڕەخسابێ هەوڵمان داوە دیارە کاتێکە ئەڵەم من مەبەستمەوە نییە لە پشت بەرنامەکەەوە بە تەنیا منم چونکە ئێمە دا و دەستگایەکی گەورەین بیرکردنەوەی باش لە ناو موسسەکەماندا هەیە الحەمدوللا. بەڵام ئەمەوێ پێتان بڵێم بەڕاستی بەردەوامی ستومانە پەرلەمان وەکو دامەزراوەیەکی باڵای یاسادانان و بەدواداچوون و چاودێری هەڵبسەنگێنین یا وشیاریەکی باش بین بە خەڵکی کوردستان بۆی کە تێبگا پەرلەمان چییە؟ نوێنەرایەتی چییە؟ کێ ئەتوانێ نوێنەر بێ؟ ڕاستی بەپێی ئەو دامەزراوانە یا بەپێی ئەو دامەزراوەی کە زۆر گرنگە بە هەڵسەنگاندنی پەرلەمان و ئەدای پەرلەمانتاران و خولەکانی پەرلەمانی ڕابردوو کە ئەویش ئینستیتوتی پێیە بەڕاستی ئەوان هیچ کاتێک قسەی خۆشیان پێ نییە بۆ خەڵکی کوردستان سەبارەت بە ئەدای پەرلەمان و وەزیفەی پەرلەمان و ئەو ئامانجانەی کە پەرلەمانی کوردستان پێکاوێتی یاخود نەی پێکاوە. ڕاستی گرفتێکی گەورەی تریش ئەوەیە کە زۆر جار خەڵکی کوردستان لە مەیانە خۆیان گوناحبارن. ئەویش ئەوەیە کە بەردەوام گلەیی لە پەرلەمانەکەن بەڵام خەڵکی کوردستان ئەتوانێت خەڵکی باش بنێرێتە پەرلەمان. کاتێک کە تۆ پارتیت من باسی ئەوە ناکەم کە بڕۆ دەنگ بە بە یەکێتی یا دەنگ بە بە گۆڕان کە تۆ گۆڕانی ناڵم دەنگ بە بەیەکێتی یا کە کۆمەڵی ناڵم دەنگ بە بەیەکگرتو بەڵام هەر لە ناو لیستەکەی خۆتا خەڵکی خاوەن بڕوانامە خەڵکی خوێنەوار خەڵکی ورد لە ناو لیستەکەی خۆتا ئەتوانی بەراوردکاریە بکەیت باشترینی بربژێرانی حیزبەکەی خۆت بکەی بە نوێنەری خۆت و مناڵەکانت و خەڵکی کوردستان. ئەمڕۆ ئەمەوێ گفتوگۆیەکی ڕاشکاو بکەم لەگەڵ میوانەکانم و بە بەشداری ئەم گەنجە خۆشەویستانەش قوتابیانی و خوێندکارانی زانکۆی لوبنانی فەڕەنسی ئەمەوێ بەشدار بن بزانم ئینستیتوتی پێی نوێترین داتاکانی چییە بێت بزانم دکتۆر نورەدینی چیەڵێ لەسەر خولەکانی ڕابردووی پەرلەمان و چاوەڕوانی لە خولی ئێستا و لە خەڵکی کوردستان چییە لە ڕوانگەیەکی فەلسەفیشەوە بزانم بیرمەند فاروق ڕەفیق لەسەر پەرلەمان و ئەدای پەرلەمان و ڕاستی ئەو ڕقی لە وەعزە بەڵام لە ڕوانگەی کتێبەکانی و خوێندنەکانیەوە بزانم ڕێنوێنی چییە بۆ خەڵکی کوردستان کە خەڵکی چۆن بکا بە نوێنەری خۆی. بەخێر بن سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان ئێوەش بەخێراتن سەر چاوەکانم. سەرەتا دامەزراوەی پەیتان بە چی تازە بردوواتانەوێ بە خەڵکی کوردستان بڵێن لە نوێترین راپۆرتەکانتانە لەسەر پەرلەمان و ئەدای پەرلەمان و پەرلەمانتارەکانی خولی پێشوو. زۆر سپاس کاگرەت زۆر سپاس بۆ بەڕێزان. ئێمە لە دامەزراوەی پێی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا کە چاودێری ئەدای کاری پەرلەمانی کوردستانمان کردووە تا ئێستا 30 راپۆرتمان بڵاو کردوتەوە. هەمیشە جەختمان لەسەر ئەوە کردوتەوە کە تا چەند ئەم دامەزراوەیە بە پێی یاسا کار دەکات یا یاساشتێنی دەکات بە پێی پەیڕەوەکەی خۆی کار دەکات یان پەیڕەوشتێنی کردووە تا چەند دەستەی سەرۆکایەتی و ئەندامەکانی بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵساون ئەو ئەرکەیکەوە بە پێی پەیڕە و بۆیان دەستنیشان کراوە. بەداخەوە داتاکانی ئێمە هەروەکو ئەوی بەڕێزت باست کردوتت لەگەڵ بڵاوکردنەوەی هەر راپۆرتێکیانە دامەزراوەی پێی قسەی خۆشیان پێ نییە ئێمە ڕاستیەکانمان خستۆتە ڕوو. دوای راپۆرتی ئێمە سەبارەت بە کاری پەرلەمانیە چونکو ئێمە ماوەی ساڵێک تێدەپەڕێ بەسەر بڕیارەکەی دادگای فیدرالی لە ئەنجامی بە ئەرک هەڵنەستانی پەرلەمانی کوردستانەوە بینیمان کە یاسای درێژکردنەوەی بەنادەستوری دانرا و پەرلەمان بەداخەوە کۆتایی پێهێنراوە ساڵ و نیوێکیش تقریبا ساڵ و نیوێ کە ئێمە هەرێمی کوردستان لە بۆشایی یاساییدایە بەڵام مانای ئەوە نییە ئێمە وەکو دامەزراوەکە کارەکانمان ڕاگرت پێ. دوای راپۆرتی ئێمە کە هەفتەی ڕابردوو بڵاومان کردەوە بە ناونیشانی لە هەرێمی کوردستاندا
ئەزمموی دواخستنی هەڵبژاردن دەوڵەمەندترە لە ئەنجامدانی. واتە ئێمە دەبواە تا ئێستا لە ساڵی 92 تا ئێستا دەبواە نۆ خولی پەرلەمان هەڵبژاردننی بۆ بکرابواە. ئێستا دەبواە خولی نوێم دەست بەکار بواە، بەڵام تا ئێستا خولی شەشەم هێشتا هەڵبژاردننی بۆ نەکراوەوە ناشزانین کەی دەکرێت. تا ئێستا لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا کە 12 ساڵ قەرزارین، 3 خول لە دوایین و ئەم خولی ئێستاش ئەوە پێنجەم جارەکە کات دەستنیشان دەکرێت جگە لەوەی 8 جار پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کردوتەوە، 5 جاری تر تەنها بۆ ئەم خولە مەرسومی سەرۆکایەتی هەرێم دەرچووە بەداخەوە جێبەجێ نەکراوە. ئەمانە پێمان دەڵێن کەوە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە ئێمە حزبە سیاسیە باڵادەستەکان باوەڕیان بە دەستا و دەستکردنی دەسەڵات نییە. لە هەرێمێکین ئێمە شتێکی گرنگت هەڵبەتە راپۆرتەکانتان چۆتە ناو وردەکاری تەنانەت ئەدای پەرلەمانتارەکانەوە، تەنانەت خولەکەکانی قسەکردنیان، غیاباتیان، بەشداریکردنیان لە داڕشتنی یاساکاندا بە دوواداچوونیان، گوێگرتنیان لە خەڵک، گوێنەگرتنیان لە خەڵک. وابزانم وان بیست کە ئەچنە ناو هەندێک تەفاسیلی سلوکیشەوە کە هەندێک پەرلەمانتار هەیە دەستەوە شوێنێ، هەندێک پەرلەمانتار هەیە بۆ نمونە لە پەیڕە و زۆر لایە بە واجبەکانی خۆی هەڵناسێ حتا لە ڕووی ئاکاری پەرلەمانتاریشەوە. بەڵام ئەوەی کە بەلامەوە گرنگە ئەبووە ئەمە نۆیەم خول بواە فەرمووتان هێشتا لە 5ەمین و 6ەمیش هێشتا ساغ نەبووتەوە کەی ئەکرێت و مەرسومەکانی سەرۆکاتی کەی وەکو خۆی جێبەجێ کرێت. ئایا کە فەراغی گەورە دروست نەبووە ئەمە دلیلی ئەوە نییە کە بۆ نمونە خەڵک هەستی بە کارایی پارلەمان نەکردووە بۆیە ژیان هەر ئەڕوا بەبێ پارلەمانیش؟ ئەم پرسیارە دەکرێت لە هاوڵاتیەکیش ئەگەر بپرسین ئێستا لەسەر شەقام دەڵێ هیچ شتێک لە ژیانی منی نەگۆڕیەوە پەرلەمان هەبێیان نەبێ و لە ڕاستیدا ئەم جۆرە پەرلەمانەکانی شتا دەنگدانە و ڕنگدانەوەی هەیە. بەڵێ ئەمە لە ڕاستیدا دیوێکی ڕاستە، بەڵام ئێمە باز لەوە دەکەین دەمانوێت مۆدلێکی پەرلەمان هەبێ وەکو پەرلەمانی دنیا بە پێی یاسا هەڵسوکەوت بکات، یاسا دابڕێژێ، چاودێری حکوومەت بکات، بودجە پەسەند بکات. خەڵک چ دەڵێ پەرلەمان هەبێ و نەبێ هەر کۆمەڵی خەڵک قەراردێن، هەر کۆمەڵی حیزب لەسەرێ ڕا تەحەکوم بە ئابووریەوەکەن، تەحەکوم بە سیاسەتەوەکەن، تەحەکوم بە شەڕەوەکەن، تەحەکوم بە ئاشتیەوەکەن، تەحەکوم بە نەوتەوەکەن، بە داهاتی ناوخۆیەوەکەن. چ دەڵێن وا دەڵێن پەرلەمان بوون و نەبوونی وەکو یەکە؟ کاگرنج کاتێک پەرلەمان بە شێوازێک کار بکە کاریگەری نەبێ لەسەر گۆڕانکاریەکانی ژیانی کۆمەلگا وای لێ دێ. پەرلەمانێک کە نەتوانێت نیەتی بە پێی داتا و زانیاریەکانی دامەزراوەی پێی کاتێک پەرلەمان لە ئەرکەوە دەگۆڕێ بۆ ئیمتیاز ئەم جۆرە پەرلەمانەی لێ دروست دەبێ. نەیتوانیوە یاسای باش دابڕێژێ کە دەڵێن نەیتوانیوە مەبەستم من لەم خولە بوو کە ئێستا کۆتایی هات. نەیتوانیوە چاودێری حکوومەت بکات. 10 ساڵە پەرلەمانی کوردستان بودجەی پەسەند نەکردووە. زیاتر وەکو ئیمتیاز تەنانەت بەرنامەکەمان بێگومان لەسەر کوالیتی پەرلەمانتارە دواتر کە دێنێ سەر ئەوە هەموو خولەکان مادەی کراون لە بەردەم دامەزراوەی پیا. ئەمە لەسەرتان بووە بە پرسیار بۆ دکتۆر سەروەر و دامەزراوەکەی و کادرەکانی هاوڕێی زیاتر بەس تەرکیستان لەسەر ئەم خولەی ڕابردووە؟ نەخێر لەسەر ئەم خولەی ڕابردوو نییە. ئێمە لەبەر ئەوەی لە دوو خولی ڕابردوودا چاودێریمان کردووە، ئەو کاتەی خولی چوار هەبوو هەمان شێواز لەسەر خولی چوار قسەمان دەکرد. خاڵی هاوبەش کە درێژ دەبێتەوە و بڵین خاڵی لاوازی پارلەمانی ئێمە بووە لە هەموو کابینەکاندا چییە؟ لە هەمویان هاوبەشە هەر درێژ دەبێتەوە. درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە هەموو حزبەکان دەتوانن بڵێم زۆربەی هەرە زۆریان لە ڕووی کواڵەتی پەرلەمانتارەوە، لە ڕووی ئاست و زرنگی و زیرەکی و پەڕۆشی و خەمخۆریەوە کام خولە بە سەرکەوتوترین خول دەزانن لە ڕوانگەی داتاکانی ئینستیتوتەکەتان؟ ئەمە راپۆرتێکە بەراوردێکی هەر 5 خولە لە ڕووی یاسادانانەوە پێمان وا بووە خولی دووەمی پەرلەمان سەرکەوتوترین خول بووە. لە ڕووی دانیشتنەکان و ئەنجامدان و بە دوواداچوونەوە پێمان وا بە خولی 3 چالاکترین خول بووە. پێوانەکانتان چییە بۆ ئەوەی کە بزان خولێک چالاکە و خولێک تر چالاک نییە؟ پێوانەکان ئەوەیە پەرلەمان
چەند یاسای دەرکردووە بە بەراورد لەگەڵ ئەو کاتێک کە تیایدا بووە ئەمە لە ڕووی یاسادانانەوە و کوالیتی یاساکانی چین وە لە چ بوارێکە دووەمیان لە ڕووی بە دوواداچوونەوە پەرلەمان چەند دانیشتنی کردووە بۆ نمونە ئێستا زۆر جارەوترێت بمبەخشە جەنابی دکتۆر ڕاددەگرم زۆر جار دەوترێت کێشە لە دەرچواندنی یاسادا نییە کێشە لە بەدوادار نەچوون و جێبەجێ نەکردنە کە یەکێک لە پایەسەرەکیەکانی کاری کام خولیان پەرلەمان لە هەمووی زۆرتر متابعی ئەو قانونانەی کردووە کە بزانێ ڕێزی دەگیرێت جێبەجێ دەکرێت یان نا من ئێمە پێمان وایە خولی سێ بووە هەر بۆیەشە بە داتا لەم راپۆرتە خاڵی بەهێزی خولی دوو چی بوو دەرکردنی یاسا بووە دەرکردنی یاسا بووە تۆتەڵی بە شێوەیەکی گشتی پەرلەمان لە ڕوانگەی ئەو پێوانانەی ئەو فەلسەفە ئەو دیدگایی کە لە ڕۆژگارەکانی سەرەتای دروستبوونی پەرلەماندا ضرورەتی حکومڕانی هێنایە کایەوە کورد پەرلەمانی سەرکەوتووی دروست کرد لە سەرەتادا لە تێگەیشتنی حزبە سیاسیەکاندا پەرلەمان گرنگی هەبوو ئەگەر تێبینی بکەین بەو تێبینیانش کە لەسەر هەڵبژاردننی ساڵی 1992 هەبووە کاتێک پارتی دیموکراتی کوردستان شتێک زیاتریش دەنگ دێنێ دەنجی یەکەم دێنێ لیستی براوەیە پەرلەمان هەڵدەبژێرێت ناچێ حکوومەت هەڵبژێرێت سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمان وەردەگرێت بەڵام دواتر دەبینین لە گرنگی ئەو دابەزراوە کەی دێتە خوارەوە بەهۆی شەڕی ناوخۆوە کاتێکەوە دەبینین هەڵبژاردن لە کاتی خۆیان ناکرێت پەرلەمان دەبردرێت لە دارەبەن و لە مەیدانی حیوانان کاتە پەرلەمانتاران هەڵوێستیان هەبوو ئێستا زۆر جار لێکترازانی نێوان حیزبەکان دروستە بێت پەرلەمانتاران ئەبن بە شەڕکەری حیزبەکانی بێگومان ئایا لە ڕووی ئەوە پەرلەمانتار بڵێن ئەمە خاڵێکی بەهێزی خولی یەکەمی پەرلەمانە لە لای دامەزراوەی ئەمە خاڵێکی بەهێزە ئەگەر بێت و بەراوردی ئەندام پەرلەمانەکان بکەین لە ڕووی ئەزمونەوە و لە ڕووی بڕوانامەوە لە ڕووی پسپۆریەوە بێگومان حاڵەتێکی تەندروستە پەرلەمانتارین فراکسیۆنەکانی کوردستان بە کۆرس سەدەکەن بە کۆرس دەڵێن بەڵێ بە کۆرس دەڵێن نەخێر دەکرێت بڵێن ئەمە لەگەڵ ئەومە بەڵام بە ناڕاستەوخۆ دێمەوەلات ئەمە خاڵێکی گرنگە بە کۆرس سەکردنی فراکسیۆنێک بە بەڵێ و نەخێر نەبوونی فرەڕەنگی نەبوونی هیچ ڕایەکی جیاواز دواتر حەزەکەم زانی لە ڕوانگەی بەراوردکردنی ئەزمموی پەرلەمانی ئێمەوە بە ئەزمموی غەرب بزانین ئەمە حاڵەتێکی تەندروستە فەرموو جەنابی دکتۆر بێگومان تەندروست نییە چونکو ناکرێ هەمووی یەکڕێی هەبێ قەیناکە لەسەر استراتیجیە گشتیەکان بەڵام لەسەر بابەتەکانی تر هەر ئەمەشە وای کردووە بە استراتیجی حزبە سیاسیەکان پەرلەمان لاواز بکرێ و خەڵکی بەهێز نەنێرن بۆ پەرلەمانی کوردستان چونکو ئەندێک حزب ئیمزا بە پەرلەمانتارەکە ئەڵێ ئەوە من تۆ کاندی دەکەمەوە نێرمە پەرلەمان سبەینێ بە عەکسی منەوە قسە بکەی دەرد دەکەم شروطی جەزایی بۆ دادنێ نەک ئەوە بە جۆرێکی وا هەبووە لە کوردستان بەڵێ ئیستیقالە کاتێکەوە کاندید دەکرێت بەر لەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێ ئیستیقالەی پێدەنووسرێت بەبێ ئەوەی تاریخەکە دابدرێت بەجددیتە هەر بەڕاستی کراوە من خۆم کاندید بووم لە ساڵی 2013 ئەوە بە هەموو کاندیدەکان پڕکرایەوە بەڵێ لە حزبەکان شارە زۆریان هەیە یعنی سەروەر عەبدوڕەحمان من بڕیارمدا دەست لە کار بکێشمەوە سەروەر عەبدوڕەحمان ئیمزا ئەوە یاوتە بە حیزب هەر کاتێ تۆ لە قسەی یەکێتی دەربچوویتە بە بێویستی خۆ ئیستیقالەکە و حەزر بوو ئەمە دراوە بە حزب بڵێ ئێمە تووشی ئیشکال بوو لەبەرەوەی من یەکێک بووم لەو کاندیدانەی کە ئەو کلێشەی ئەوان دایان نابوو ئەمە پارتی جوا دەکا و یەکێتی و ئیسلامیەکان نازانم پارتیەوە کە دکتۆر عومەر نورەدینی دەزانێت دکتۆر تۆ پێش ئەوەی کە ئیستیقالە بکەی ئیستیقالە و کردبوو ئەزانم لە ڕووی ڕێزمانیەوە قسەکەم غەڵەتە بەڵام لە ڕووی لۆجیکەوە تا بۆ ئەو پرسە نەخێر هەرگیز لە ناو پارتی دیموکراتی کوردستان ئەوە نەبووە دکتۆر سەروەر تۆ پێش ئەوەی کە بچیتە پەرلەمان ئیستیقالەکەتە نووسی بوو یا بوو بە دەستی حیزبەکەت هەر کاتێ تۆ بدوتە نە لە ماڵەوە خەوتبوو شای بەڵام لەوێ دەنگی لەسەر دەدرا و ئیستیقالەت دەکرد کاکرن 100 کاندید هەبوو لەو سەرکاندیدا هەر سەتی ئیستیقالەی نووسی کلێشەیەک بوو دانرا بوو دەبێت ئەم کلێشەیە پڕکەیتەوە ئێمە 3-4 ئەندام پەرلەمان 3-4 کاندید ئامادە نەبووین ئەو کلێشە هەر یەکێتی وابوو یا حیزبەکانی لە حیزبەکانی تریش هەیە دەکرێت لەگەڵ خۆیان من ئەو نمونەی خۆم کە باز دەکەم بۆ نمونە و هەیە لە حیزبەکانی تریش هەیە ئێستا بۆ نمونە لە پەرلەمانی عێراقیش هەتا قسەکەی دکتۆر فەرهاد پیرباڵ ڕاستی تێدا کاڵێ مەسەلەن وەزیفەی پەرلەمان هەندێک جار بەس بریتە لە دەستبەرزکردنەوە و دەستدانان
بەپی راپۆرتەکانی خۆتان یعنی دیارە من وەکو خۆم پەرلەمان بە موسسەیەکی گرنگ دەزانم حەز دەکەم پەرلەمانێکی کارا دروست بێت چۆن دکتۆر سەروەر موسسەیەکی بۆ دروست کردووە چۆن دکتۆر فاروق لێوە هاتووە چۆن دکتۆر نورەدینی تەشریفی هێناوە چۆن ئەم گەنجانە هاتوونەتە ئێرە ئێمە ئامانجمان لێرەدا بێنرخکردنی پەرلەمان نییە چونکە هەر وڵاتێک پەرلەمانەرکی بێنرخ بێ کۆی دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی و یاسادانان نوقسان دەبێت چونکە یەکتر تەواو دەکەن قسەکەم ڕاستە؟ بێگومان ئێمە کاتێک کە چاودێری پەرلەمانی کوردستانمان کردووە پێمان وایە پەرلەمانی کوردستان بەرزترین دامەزراوەی یاسایی و سیاسی و شەرعی هەرێمی کوردستانە بۆ یەکلاکردنەوەی پرسە چارە نووسازەکانی کە ئەمە بە یاسا هاتووە دەبێت بە یاسا ئەم دامەزراوە بەرزە کە قوبەی گومبەزی کۆکردنەوەی هەموو خەڵکی کوردستان بێ لە پرسە چارە نووسازەکان لە پرسە نیشتیمانیەکان پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق کامیان چالاکن؟ پەرلەمانی عێراق چالاکترە لە ڕووی یاسادانانەوە پەرلەمانی عێراق چالاکتر بووە بەگشتی لە ڕووی وەکو دامەزراوەیە کەیتر بە هەموو خەساس تایبەتمەندیەکانیەوە پێت وایە پەرلەمانی ئێمە لە دوای پەرلەمانی عێراقەوە زۆریش لە بەدواداچوونیشە لە بەدواداچوونیشە تاکو ئێستای لەگەڵدا بێ وەزیرێک بەرپرسێک لە پەرلەمانی کوردستان متمانەی لێ نەسەندراوە لە ڕووی کوواڵەتیەوە پەرلەمانی عێراق هینترا باشە بۆچی سەرکردەکانی ئەوان سەرکردە ئەوان دیموکراسیترن؟ لە پەرلەمانی کورد بزارێ پەرلەمان ئەگەر شوێنی بڕیاردانە دەبێت سەرکردەی بڕیار بەدەستی تێدا بێت لەوێ دەبینی سەرکردەکان دەچن لە هەرێمی کوردستان ناچن بۆچی مەسەلەن کوتلەی سەرۆکی کوتلەی زۆر بەهێز سەرۆکی حیزبی زۆر بەهێز پێی عەیب نییە خۆی بربژێر دەکات بۆچی لە کوردستان حیزبەکانی ئێمە کەسی پلەیەکیان پێیان عەیبە با ناڵم ئەمە حکومە و قسەیەکی ڕۆژنامەوانیانەی عاقڵانە نییە بڵێم پێیان عەیبە با بە پرسیار بیڵم ئایا لەو ئاستەیدا نابین کە خۆیان بربژێر بکەن؟ خۆیان بربژێر دەکەن بۆ سەرۆکی لیست نمونەشمان هەیە بەشێکی زۆریان بەڵام کاتێک دێتە سەر سوێند خواردن و چوونە پەرلەمان ناچن تەنها دەنگەکان کۆ دەکەنەوە نمونەشمان هەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارتی دیموکراتی کوردستان لە بزوتنەوەی گۆڕان لە وەکو کێ هەندێ ناولەیە دەبیرمان بێنیتەوە بەڵێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان قوبات تاڵبانی بوو بەڵێ قوبات تاڵبانی بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارتی دیموکراتی کوردستان کاک محمودە سوور بوو بۆ نمونە بەڵێ نەهات ئەنداوی مەکتەبی سیاسی بوو خۆی کاندید کرده بوو لە خولی سێ بۆ نمونە نەهات لە جەنابی کاقوبات مەسەلەن بۆ نمونە کەسی پلەیەکی حیزبەکانی تر کاک نەوشیروان مستەفا خۆی و کۆمەڵێک لە ئەندامەکانی تری لە خولی سێدا هەبوون نەچوون لە جوولانەوەی نەوەی نوێ شاسوار بوو بۆ نمونە کۆمەڵک خەڵکی وە هەن و ئەم جارەش پێشبینی دەکرێت هەندێک بەڵام لە عێراق لەناو پەرلەمانی شایان بینین هەندێک جار بەڵام ئەمانەی ئێمە دەنگەکە کۆ دەکەنەوە بەڵام ناچنە پەرلەمان وات فەرموو بەڵێ بەڵێ دکتۆر پێم وایە قسەکانی کە طبعاً ئەگەر پرسیاری وردی ڕقەم و داتاشی لێ بکەم ئەوە راپۆرتەکان لە بەردەستەیە دواتر خۆی ئەگەڕێتەوە سەری لە کاتەکانی خۆیدا بۆچی بەراورد بە سەرەتای دروستبوونی پەرلەمان کە خەڵک بە کۆڵ باوکە پیرەکەی ئەبر بۆی فریای دەنگان بکەوێ بەردەوام ژمارەی بەشداریکردن کەم دەبێتەوە بۆ پەرلەمان بە موسسەیەکی پیرۆز دەزانرا ئێستا زۆر جار تانەی لێ دەدرێت هۆکار چییە؟ بۆ مەسەلەن ئەوەتانێ پەرلەمانتارێکی پێشوو سەرۆکی دامەزراوەیەکی کوردی پێی وایە پەرلەمانی عێراق چالاکترە لە پەرلەمانی کوردستان بەڵێ سەرەتا زۆر سوپاس بۆ بەڕێست و خۆشحاڵم کە لەگەڵ ئەم برابەڕێزانە و ئەم گەنجانە لە بەرنمەیەکی ئەوە بەشدارین لە ڕاستیدا پرسەکە زۆر گرنگە چکە پەیوەندی بە بەرژەوەندی گشتی و سیستەمی وڵات و ئێستا و ئایندەمانەوە هەیە بۆ ئەمە بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە و پەرلەمان لە هەرێمی کوردستان ڕۆڵی پەرلەمان هەندێک خاڵ هەیە پێویستە ئێمە بیخێنە پێش چاوی خۆمان یەک ئەم پەرلەمانە هی قوارەیەکی سیاسی نادەوڵەتیە واتە هەرێمێکی فیدرالی لەکەواتە بوو مەسئولێتی زیاتریش بێلەوە ئالتەرنەتیڤی دەوڵەتیش بەڵێ ئاجا ئەمە کە دەڵێم
غائببوونی سیادە و لە هەرێمێکی فیدراالە کە پەرلەمانێک دروست دەبێ لە ژینگەیەکی پڕ لە تەحەدی و ئاڵۆزی وەکو ساڵی 1992 ئەمە کاریگەری خۆی هەبووە. لەوێوە لە سەرەتاوە پەرلەمانی کوردستان کە لەدایک دەبێت تەحەولێکی گەورە لە ناو بزوتنەوەی سیاسی ڕزگاری خوازی کوردستاندا دروست دەبێت. ئەویش ئەوەیە گەلی کوردستان و نەتەوەی کورد لە حاڵەتی بوونێکی کلتوری و سروشتیەوە دەچێتە ناو بوونێکی سیاسی. زۆر گرنگە نەتەوە بۆ ئەوەی بمێنێک گەشەکە بەهێز بێ دەبێت لە ناو قوارەیەکی سیاسی دەستوریدا وجودی هەبێ کە پەرلەمان یەکێکە لە مؤسسە گرنگەکانی. ئالەوێوە دەبینین کە هەم سەرکردایەتی سیاسی هەم جەماوەر ئەو کات بە حەماسەتێکی گەورەوە بەشداری لە هەڵبژاردن دەکات. ئەمانەی کردووە وەکو نۆبەرەی لە دایکبوونێکی کیانی سیاسی بۆ یەکەم جار لە مێژوو لە ڕێگای هەڵبژاردنێکی دیموکراسی. ئەمانەی کردووە کاریگەری لەسەر چێکردنی مؤسسەکانی تر هەبووە. ئیجازەم بدا بڵێ لەو کاتەوە تا ئێستا پەرلەمانی کوردستان وەکو هێمە وەکو ڕەمز بەشێکە لە بەرجەستەکردنی ئەم قوارە سیاسیە دەستوریە. پرسیاری لەسرە بەڵێ چکە هەر ئەو کات تۆ سەیریکە لەگەڵ لەدایکبوونی پەرلەمانی کوردستانە وڵاتانی ئیقلیمی هەمویان 6 مانگ جارێک لە دیمشق جارێک لە ئەنقەرە جارێک لە تاران کۆ دەبنەوە بۆ ئەوەی ئەم پەرلەمانە نەمێنێ بۆ ئەوەی ئەم کیانە سیاسیە دروست نەبێ. بەڵام دەبینین مانەوەی وەکو هێماکە بۆ قوارەی سیاسی هەرێمی کوردستان گرنگە. بەڵام دواتر خاڵشی تریشکە ئەگەر ئیجازەم بدەیت من طبعا فەرمایشتەکانە لە ڕووی و باگراوندە مێژویەوە زۆر گرنگە خزمەت بە بەرنامەکە و وشیاری گشتی شەکە. بەڵام ئەوەی کە خەڵکی بەرامبەر بە پەرلەمانی کوردستان بێ ئومێد کردووە بە پێی داتاکانی ئەوان ڕاستی شە پێ بڵم باسی دیمەشق و تارانوانت کرد. ڕاستی ئەوە نە دیمەشق بوو نە تاران بوو نە ئەنقەرە بوو توانی پەرلەمانی کوردستان بێهێز بکات. ئەوە حیزبەکانی کوردستان خۆیان بوون. ئێستا دێمە سەر ئەو دێمە سەر ئەو خاڵە. دوای ئەوە پەرلەمانی کوردستان تۆ سەیری ئەو یاسانەکە کە سەرەتا دەری کردوون. یاسای ئەنجومەنی وەزیرانی دەرکردووە کە بریتیە لە سوڵتەی تەنفیزی. دواتر یاسای هەڵبژاردن و پێکاتەی پەرلەمانی دەرکردووە کە بریتیە لە سوڵتەی تەشریعی. دواتر یاسای دەسەڵاتی دادوەری دەرکردووە کە بریتیە لە سوڵتەی قەزایی. پەیوەندی نێوان دەسەڵاتەکان واتە پەرلەمانی کوردستان لەو سەرەتایە و لە خولی یەکەمە بناغەی سیستەمێکی سیاسی داڕشتووە کە تا ئێستا لەگەڵ بوونی ئیشکالێت و کێشە بەردەوامە. بەڵام تۆ سەیرکە خول لە دوای خول لەگەڵ وەرسەرخانەکان پەرلەمانی کوردستان دەکەوێتە ژێر کاریگەری کۆمەڵێک فاکتەر و هۆکاری تر. بە خێرایی بۆت باسکەم بۆچی ڕەوتی کارکردن و خەبات و تێکۆشانی پەرلەمانی لە هەرێمی کوردستان نەک بەرەو باڵایی ناچێ بەڵکو بەرەو چەقین و پاشەکشە دەچێ و داتاکان دڵخۆش ناوبڕا لەگەڵت بەردەوامە بم یەک ناوبڕی کورد هەرچەنە لای من کورتە نازانم دوای ڕێکلام درێژی کاتەوەیان نە بینەرانی بەڕێز پرسیارێکی جەوهەری یعنی کۆمنتێک یا تێچێنێکی گرنگی باس کرد ئەویش ئەوەیە کە پەرلەمان دەسەڵاتی جێبەجێکردنی بنیاد نا لە ڕووی یاساییەوە دەسەڵاتی دادوەریشی بنیاد نا و نۆبەرێکی باش بوو بە باشی هێنای. بەڵام زۆر جارە و ڕخنەی کە ئاراستەیە کرێ ئەوەیە کە ڕاستی دەسەڵاتی جێبەجێکردن ئێستا خۆی بووە بە سێبەری دەسەڵاتی جێبەجێکردن و تەشریعێکیش ڕێکوپێکیش ناکا بۆ دەسەڵاتی دادوەریش. ئەمە قسەی من نییە چونکە من بۆم نییە قسەی خۆم بکەم یعنی خۆتان نەزان ئەگەر جارجاریش لە خەت لابم ئەوە شتێکی خراپەکەم. بەڵام ڕاستی باسی ئەوە کرێت کە ئەو تەشریعانەش کەیکا حتا لە ڕووی ناوەڕۆکەوە زۆر جار بۆ دادگا تایبەتمەندەکان ئیشکالی زۆر گەورەی تێدا. بەڵام ئەو هۆکارانە گرنگە لە زاری دکتۆر عومەر نورەدینیەوە پاشەم ناوبڕا بیبیستین و بزانین ئەو هۆکارانە چیەکە خول لە دوای خۆل پەرلەمان ئەباتە دواوە لە دگەی باڵاتری بکە.
بەڵێ بەڕێزان جارێک سڵاوتان لەبێ بەڕێز دکتۆر عومەر نورەدینی فەرمووی ئەمێ باز لە کۆمەڵی هۆکار بکەم کە بوو بەهۆی ئەوەی کە پەرلەمان بەقەدەر ئاستی چاوەڕوانیەکانمان نەبێ بفەرموو. بەڵێ لە وەڵامی ئەو پرسیارەدا یەکەم حکایەت پەیوەندی بە سروشت و سەرهەڵدانی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیەوە هەیە لە هەرێمی کوردستان. من بۆ خۆم باوەڕم بەوە وایە هیچ سیستەمێکی سیاسی دیموکراسی بێ ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بوونێکی کامەڵی نابێت. ئەمە پەرلەمانی بەهێز کرد یا لاوازی کرد؟ جا دەمێ باسی ئەوە بکەم، یعنی من بۆ خۆم باوەڕم بەوەیە دەبێت ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیمان هەبێ، بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان سەری هەڵدا ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی نەبوو. لە ڕاستیدا حرەکەیەکی پۆپۆلیستی بوو کە کاریگەری زۆر گەورەی کردە سەر ئەوەی کە پەرلەمان ئەوەی کە تۆ باست کرد بە ئەرکە سەرچیەکانی خۆی هەڵنەستێ، یان لە ئاستی ئەوە نەبێ کە ببێتە بەشێک لە ڕەوتی کامەڵکردنی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان و هێنانەدی دەستکەوت و ئامانجی گەورەتر. ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی هەرگیز باسی ئەوە ناکا بڵێ دەسەڵات دەبێ بڕوخێ. ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی باوەڕی بەوەیە لە ڕێگای هەڵبژاردنێکی ئازاد و دیموکراسیانەوە دەگاتە دەسەڵات، بەڵام دەبینی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی لە ساتەوەختێکە ئاپۆپۆلیستیانە تەعامل دەکات و دروشمی بڕوخێ و ئیرحەل بەرز دەکاتەوە. تۆ سیرکە ئەمە لەگەڵ کاکتۆر سەروەر 28/2009 سوێندمان خوارد کە ئەم خولە بوو ئۆپۆزیسیۆن لە ناودا سەری هەڵدا. لە ڕێوڕسمی سوێند خواردنە دوو سەرۆکی هەڵبژار دراو لە عراق و هەرێمی کوردستان هەبوون. سەرۆکی هەرێم جەنابی کاک مەسعود، سەرۆکۆماری عراق خوا لێ خۆش بوو مام جەلال، هاتن بەشدار بوون لە ڕێوڕسمەکەیە. 20 ئەوەندە ئەندام پەرلەمانی ئۆپۆزیسیۆن لە کاتی هاتنە ژووری ئەوان ئێمە هەڵساین، ئەوان دانیشتن هیچ قاچیان خستە سەر قاچ. تۆ سەیری کە لە کۆنگریسی ئەمریکا کە سەرۆک دەچێ جا ئەگەر کۆماری بێ فراکسیۆنی کۆماریەکان یان بە پێچەوانەوە لەوەی تر زیاتر هەڵدەسێت سەر پێ و پێشوازی لێ دەکات و چەپڵەی بۆ لێ دەدا. لەوێوە ئەو کات بەش بە حاڵی خۆم لە میدیا قسەم لەسەر کرد، گوتم ئەمە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی نییە، ئەمە ڕەوتێکی پۆپۆلیستیە لە وڵاتە سەری هەڵداوە، دەبێ مناقەشە بکرێ لەگەڵ خۆیان هەڵگری کۆمەڵێکی ئیشکالیەت و مەترسیە. هۆکارێکی تر لە ڕاستیدا پەیوەندی بەوە ئێستا ئەوان لێرە نێن بە ڕێی ئەوانی شەپێ بڵم لەبەرەوەی کە بۆ خۆ دەزانی من بەرنامەی ترم لەسەرم مەسەلانە کردووە. ئەوان ئەڵێن یەکێتی و پارتی بۆیە ئێمە ئیتیهامەکەن بە پۆپۆلیزم، ئێمە احتیمامەکەن بە دروستکردنی و شیاری ساختە، لەبەر لە ڕاستیە پارتی و یەکێتی هەر دەنگی چونکە ڕاهاتبوون لەسەر کۆمەڵە دەنگی دووبارە، کاتێک کە دەنگێکی جیاوازیانە بیست بە دەنگی نەشاز وێنایانە کرد، چ خەلەلێکە بوو لە داواکاریەکانی ئۆپۆزیسیۆنی ئەم وڵاتەدا کە داوای یاسای بودجەیە کرد، چ خەلەلێکە بوو کە داوای یاسای خۆپیشاندان و ڕێخستنی خۆپیشاندانیانە کرد، چ خەلەلێکە بوو کاتێکە نزیکی سێدانە مانگ لەو بەردەرکی سەرای هاوەریان کرد بۆ کۆمەڵە چاکسازی کەس گوێی لێ نەگرتن. ئەمە بۆ پۆپۆلیزمە. جاری وا هەبووە لە فەڕەنسای دایکی دیموکراسیە زەردەکان 6 دانەمان خەریکی سوتاندنی سیارە بوون، ئەوەندە ئیتیهام نەکران بە قەدەرەوەی یەکێتی و پارتی دەنگێکی جیاوازیان گوێ لێبێ یەکسەری یەک لیست وەکو ڕەچەتەی دکتۆر نەخۆشی نەفسی و مەسەلەن پۆپۆلیزم و نازانم چی و لە ڕێگالادەر و یاساشکێن و حکوومەت ڕوخێن. ئەمە قسەی ئۆپۆزیسیۆنە لە هەمبەر ئێوە. من قسەم لەسەر ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیە، منیش باسی ناو پەرلەمان دەکەم. ئیجازە بدە کاگڕانج، ئەگە سەیری ئەزمموی ئەو ئۆپۆزیسیۆنە دەکەی دەبێ خوێندنەوەی بۆ بکەین، خوێندنەوەی بۆ بکەین، سلبیاتیشی هەیە و ئیجابیاتیشی هەیە. ئەی تۆ بۆ جارە بۆ دەسەڵاتی ناکەی. پەرلەمان مەسەڵەن ئۆپۆزیسیۆن دوو خولیتیا بووە، لە پێنجەکە سێی بەدەست ئێوە بووە، دەجارێ خوێندنەوەیک بۆ خۆتان بکەن، ئینجا دوای ئۆپۆزیسیۆنەکە ئاسانترە. خوێندنەوە بۆ ئەویش دەکەین. تۆ سەیری کە یعنی هەموو ڕەوتێکی پۆپۆلیستی لە هەموو دنیادا دروشمەکەی چییە؟ دروشمەکەی ئەوەیە کە ئەو بەرگری ڕاستەقینەیە لە ئامانجەکانی گەل، لە وەتەری عاتیفەی گەل و بەرژەوەندەکانی گەل و عەدالەت و دروشمە بریقەدارەکان لەوێوە سواری شەپۆلەکە دەبێت. بۆیە بە ناوی بەرگریکردن لە گەلەوە دەوێت بگاتە دەسەڵات و
ئەو کات دەسەڵات بە شێوەیەک تەوزیف دەکات کە من وای دەبیم هیچ لە بەرژەوەندی گەل نییە. ئەمە دراساتی زانستیش سەلماندوێت. بەس ئەمە شتێکی شەرعیە یا لادان؟ بەڵێ شتێکی شەرعیە یا لادان منافەسەکردنی دەسەڵات؟ نا تۆ بالێکی جاکەینەوە. من دەڵێم بۆ خۆم زۆر باوەڕم بەوەیە ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی ڕاستەقینە لە پەرلەمانی کوردستان هەبێت. من دراسەم لەسەر کردووە ساڵی 2023 دەڵم یەکێک لە کەموکوڕەکانی پەرلەمانی کوردستان و سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان غائیبوونی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیە. کامیان زیاتر وابوون؟ سێ جۆر ئۆپۆزیسیۆن هەبوو، کۆمەڵ هەبوو، گۆڕان هەبوو، یەکگرتو هەبوو، شووعی هەبوو. لا من ناچمە ناوهێنانەوە، بەڵام تۆ دەبێ خوێندنەوە بۆ ئەوە بکەی پەیوەندی نێوان ئۆپۆزیسیۆن لەگەڵ تایبەتمەندەکانی پۆپۆلیستی لە هەرێمی کوردستان. بەڕای من هەڵەیەکی تر کە کرا، کاکتۆر گوتی لە خولی سێم ئێمە چالاک بووین، بەس ئێمە ئەو کات هەڵەیەکمان کرد ئەویش ئەوەیە کە لە کاتی هەموارکردنی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە لیستی داخراومان گۆڕی بۆ لیستی کراوە. طبعا ئەوەی کە باز دەکرێ ینی لیستی داخرا و لیستی کراوە یەکێکیان دیموکراسی ترە لەگەڵ ئەوی تر، هەردووچیان بەردەستەکەری شەرعیەتی دیموکراسی و ئیرادە و دەنگی گەلن، هەردووچیان. بەڵام جۆری سیستەمی هەڵبژاردن کاریگەری لەسەر پەیوەندی نێوان ئەحزابی سیاسی هەیە، کاریگەری لەسەر پەیوەندی نێوان هاوڵاتی لەگەڵ دەسەڵاتی سیاسی بە هەموو بازنەکانی دەسەڵاتەوەیە. تۆ سەیرکە لەو کاتەیەوە کە لیستی کراوە لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، حیزبە سیاسیەکان بیر لە چی دەکەنەوە؟ بیر لەوە دەکەنەوە بە بەراورد لەگەڵ خولەکانی پێشتر باشتر بگەڕێن بۆ کەسایەتیەک کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی عەشائیریەوە، لە ڕووی جەماوەریەوە دەنگیان بۆ کۆ دەکاتەوە. واتە ئەو بەدوای ئەو کاندیدانە دەگەڕێن کە دەبێتە هۆی ئەوەی دەنجیان بۆ کۆ بکاتەوە کورسێکیان بۆ زیادکە. واتە معادلەکە لە ڕووی پەیوەندی نێوان چەندایەتی و چۆنایەتیەوە گۆڕانی بەسەردادێت. بەڕای من ئەمە یەکێک بوو لە هۆکارەکان. هۆکارێکی تر ئەوەیە تا بێ زیاتر کاریگەری سۆشیال میدیە لەسەر حزبی سیاسی، لەسەر پەرلەمان، لەسەر دەسەڵاتی سیاسی زیاتر دەبێت. بۆیش دەبینین کە مەسەڵەن ئێوە جێگیری سەرۆکی حزبەکەتان نێچیروان بارزانی ئەڵێ ئێمە حزبی فەیسبوک نین. ئەمە کاریگەری لەسەر ئەدای حزبەکەی تۆش هەبووە؟ لە ڕاستیدا ئەم گوتنە لە ناو پارتیدا ئیشی لەسەر کراوە. حزبی فەیسبوک نەبن. ڕێنماییش هەیە بۆ ئەوەی کادری پارتی، زەماوەری پارتی حزبی فەیسبوک نەبێ. بەمانای چی؟ بەمانەی ئەوەی کە حزبی سیاسی نابێ ئەو ڕادێ تا ئەو ڕادێ لە ژێرکاری گەری فەیسبووکا بێ کە حزبی قەزیە نەبێت. بەڵام وەکو ئەوەی کە تۆ وەکو ئامرازێک سۆشیال میدیا، نیو میدیا بەکار دەهێنی بۆ دروستکردنی کاریگەری، بێگومان ئەوە لە ناو پارتیشدا هەستی پێ دەکرێت کە پارتی ئێوەش چەکی پەیج و ئەوانەتان زەعیف نییە. مەبەستم پێ ئەوەیە کە من بە شێوێکی گشتی باز دەکەم. ڕەنگە ئەگەر بێت بەراوردی بکەیت پەیوەندی نێوان حزبی سیاسی لەگەڵ سۆشیال میدیا و نیو میدیا و فەیسبوک، ڕەنگە پارتی زیاتر لە حزبەکانی تر مشوری ئەوەی خواردبێ کە بەمانا سلبیەکەی نەکەوێتە ژێرکاریگەری، بە بەردەوامی ڕێنمایی هەیە. ڕێنمایی هەیە بۆی چۆن سۆشیال میدیا بەکار. یەک دوو پرسیاری داخراوت لە یەکەم بە خێرایی چونکە ئەمێ بچمە لای ئەو. یەک ڕاد لەسەر ئەو قسەی چییە کاڵێ پەرلەمانی عێراق کاراتر و ئاکتیڤترا. دوو ڕاد لەسەر ئەوە چییەکە لە سەدا چەنی بربژێرەکانی ئەم جارە هیچ بڕوانامەیەکیان نییە؟ بربژێرەکانی ئەو هەڵبژاردی کە بڕیار بوو لە دەی مانگ بکرێت کە نەکرا، دەی شەش، ئەوانەی کە ئەبن بە نوێنەرمان لە ئایندەیە لە سەدا چەندیان ئەو لیستانەی پێشکەش کرا بوو لە 856 ئەندام نزیکەی 420 شتێکی یەقرأ و یەکتوب بە پێی داتای کۆمیسیۆن. من داتای کۆمیسیۆنم لایە
جگە لە پارتی دیموکراتی کوردستانی تێدانە بچونکو ئەوان لیستیان پێشکەش نەکردبوو بە هەموو حزبەکانی ترەوە لە ڕووی یعنی لە سەدا پەنجایان تەنیا ئەتوان بخوێنەوە و ناوی خۆیان بنووسن و بخوێنەوە بە پێی داتای کۆمیسیۆن کە لای ڕێک نووسێتی یەقرأ وەکتوب يقرأ ويكتب دكتوراه ماجستير بكالوريوس دبلوم إعدادي متوسطة ويقرأ ويكتب أما لصدا بانجاي يقرأ ويكتب صدا بانجاي أما بالله زقلا بارتي پارتی لیستەکەی تەقدیم نەکردبوو چونکو لە بەردەستی ئێمە نەبوو بۆیە ئێمە پێمان وابووە کە دەبێت حزبە سیاسیەکان بۆ ئەوی پەرلەمانێکی باشمان هەبێ ئەم لیستانە پێداچوونەوەی ئەمە چانسیاوە بەڕای تۆ بە پارتیکە ببینە لەسەر ڕووناکایی تێگەیشتن لە کاندیدی حزبەکانی تر کادری نەوعی تر ئامادە حزبەکانی تریش نەکرد پارتی حزبەکانی تریش ئەوە سفر بووە ئەوەی پێشکەش کرابوو سەر لە نوێ پێشکەشی دەکەنەوە ئێستا ئەوانیش پێشکەشی دەکەن بەڵێ ئەوانیش پێشکەش پێ دوایە سوودیان لەو ئەزمونە وەرگرت بێت و ئەمجارە خەڵکی نەوعی تر بنێرن ئەو ڕەوشە بەو شێوازە بەڕێوە بچێت ناپێم وانە ئەوە کاریگەری مەسەڵەن لەسەر ئەم دوو هۆکارەوەی باسم کرد لیستی کراوە هەڵبەتە بە لە بەرچاوگرتنی واقعی وڵاتی خۆمان من ئەمە دەڵێم هەروەها کاریگەری سۆشیال میدیا وای کرد کە لە دیاریکردنی کاندیدەکانە ئەمە لەسەر حیسابی کەفاعەت و توانا و یعنی بەڕای جەنابی دکتۆر لە لیستی کراوەیە حیزب براوەیە و هاونیشتیمانی زەرمەندە نا من وا ناڵێم بەڵام کاریگەری نێگەتیفی کردوتە سەر شێوازی دیاریکردنی کاندیدەکان بە شێوەیە کە لەسەر حیسابی توانا و یعنی پرۆفیسۆرێک کاتێکە چانسی دەرچوونی لە سەدا 20 بەڵام پۆپۆلیستێک مەشهورێک کوڕی عەشیرەتێک لە سەدا 99 چانسی ئەمە میلەتیا زەرمەند نابێ باڵێ بێشک ئاجا ئەمە یەکێکە لەو دەرەنجامانەی کە ئێستا ئێمە وەری دەگرین لە هەرێمی کوردستان باشە ئەمە کاریگەری چییە بێ لەسەرەوەی لە نسبەی بەشداریکردن کەم ببێتەوە ئەو حاڵەتی ناومێدیەی کە ئەو باسیەکەڵێ خول لە دوای خول ڕێژەی بەشداریکردن کەم دەبێتەوە هەرچەندە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن ئەڵەن هەتا خەڵک نەچێ بۆ دەنگان حیزبەکانی دەسەڵات قازانجیانە ئەوە نازانم چۆن طبعاً ئەوەی پرسیاریشت کرد کە پەرلەمانی هەرێمی کوردستان و عێراق لە ڕاستیدا یەکێک لەو هۆکارانەی کە بۆتە هۆی دواکەوتنی بەردەوامی ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان نەبوونی دەستورە پەرلەمانی عێراق لەبەرەوەی دەستور تەحدیدی کردووە کە دەبێت لە ماوەی 4 ساڵە هەڵبژاردن ئەنجام بدرێ ئەوان لە ساتی خۆیدا هەڵبژاردنیان ئەنجام داوە چونکە ئەمە دەستورە و کەس لە دەستور گەورەتر نییە و حکمی دەستور کاریگەریەکەی لە جێبەجێکردنە لە قانون زیاترە قانون لە ژێردەستی پەرلەمانە و دەیگۆڕێ ئەمە پەرلەمان نەیەتوانی دەستوریش ئەجا بەڵێ یەکێک لەو مەسەلەن لەو گلەیانەی مندا حەڤە کەسیەکە چی بەسەرها بۆ کورد دەستوری نییە یەکێک لەو گلەیانەی من بۆ خۆم لە پەرلەمانی کوردستان هەمە ئەوەیە کە تا ئێستا نەیتوانیوە پرسی دەستور یەکلا بکاتەوە دەبوو تا ئێستا بە هەر شێوەیەک بە ئێمە دەستورمان هەبە دەستورێکی خراپ لە نەبوونی دەستور باشتر ئەو لیژنەیە چی نەکردە بۆ ئابی کردا خولی پێنجەم خولی چوارەم خولی چوارەم قانونیان دەرکت ڕێک نەکەوتن لەسەر هەندێ پرس کە پەیوەندی بە پەیوەندی نێوان دەسەڵاتەکان و ئەرک و مەهامی دەسەڵاتەکان دوای هیچ پرسێکی چارەنووسازی کورد بە پەرلەمان چارەسەرە کرد من خۆم پێم وایە نەک هەر لێرە لە تەواوی سیستەمی سیاسیە کە دەسەڵاتەکان لە یەکتری جیاکراونەوە هەر یەکە و بە ژێری ئەرکەکانی خۆی ڕۆڵی گەورە دەبینێ بەڵام بە درێژایی مێژوو لە ڕۆڵبینینی گەورەیە دەسەڵاتی تەنفیزی بە بەراو لەگە دەسەڵاتی تەشریعی ڕۆڵی گەورەتری بینیوە ئەگەر ئیجازەم بدەی بە خێرایی باسکە لە بەریتانیا دەسەڵاتی تەنفیزی گەیشتە ئەو ڕادەیەی کە دەویست هەندێک ئیسلاحات کە لە سەردەمی کرۆمۆڵ پەرلەمانی داخست و گوتی ئەم خانووە بۆ کرێ بسمارێک بینی پەرلەمان بۆتە عرقەلە لە بەردەمی یەگرتنەوەی ئەڵمانیا و پەرلەمانی داخست
بۆریس یێلسن لە ساڵی دوای ڕوخانیەکێتی سۆڤێت کە دەویست دەستوورێکی تازە دەربکە و هەستی کرد پەرلەمان دەبێتە عەرقەلە و بە تۆپ لە پەرلەمانیدا. بۆیە ئەگەر سەیری پەیوەندی نێوان ئەو دەسەڵاتانە دەکەی دەبینی لە ڕاستیە ڕۆڵی سوڵتەی تەنفیزی کاریگەرتر بووە. ئەمە کەمکردنەوە نییە لە شەئنی پەرلەمان، ئەویش ڕۆڵی زۆر گەورەی هەیە. ئەگەر سەیری واقعی هەرێمی کوردستان دەکەین لە ڕاستیدا لە طبیعەتی دەسەڵاتەکان و ڕۆڵی دەسەڵاتەکانە بەو لەحزەیەش هەمیشە ڕۆڵی سوڵتەی تەنفیزی کاریگەرتر بووە. دەستخۆش یەک پرسیارەکەم و ئەوە بۆیە حەزەکەم گوێ لەوان بگری هەم لای نستوتی پێی و دوایەوە یەم بۆ لای جەنابەت یەک دوو زانیاریمەوە لەسەر داتاکەت. پەرلەمانتارمان هەیە لە خولێکە هیچ مشارەکەیەکی نەکرد بێ، هیچ قسەیەکی نەکرد بێ، هیچ پرۆژە یاسایەکی پێشکەش نەکرد بێ، هیچ لۆبیەکی نەکرد بێ بۆ ئەوەی کە قانونێک دەربچوێنێ. خولێک مەبەستت خولی 4 ساڵەیە خولی گرێدانی 6 گرێدان لە خولی گرێدان بەڵێ خولی گرێدانی 6 مانگە پەرلەمانتارمان هەیە نەک لە خولێک لە دوو خولیش لە دوو خولا دوو حرف لە ساڵێکیش بەڵێ هەیە حرفێکی نەوتووە زار یەک حرف هەر قسەی نەکردووە. قسەکردت هێمە بەپێی ئەو داتاوانەی خودی بەپێی پێڕۆمە بەستە مداخلەی نەکردووە لە دانیشتەکانی پەرلەمان یعنی هەر بەیانی باش سەلام عەلەیکی نەیکردووە. بەڵێ ئێمە ئەو پێوەرانەی دامان ناوە کۆمەڵێک پێوەرە پەرلەمانتار تا چەند پرۆژە یاسای نووسیوەتەوە هەمانە هیچی نەنووسیوە. بەڵێ هەمانە جگە لەوەی نەینووسیوە چەند پرۆژە یاسای ئیمزا کردووە هی ئەوانەی تر چووکە کاری پەرلەمانی بەڵێ ئەوەش هەیە ئەوەشی نەکردووە. هەیە مشارەکەی قانونەکانی تریشی نەکردووە. نەخێر ئەوانەشی نەکردووە. پەرلەمانتار هەیە قسەشی نەکردووە. پەرلەمانتار هەیە زۆرترین غیابی هەبووە لە لیژنەکانیش هەتا. بەڵام سیرەکە لەوەدایە ئێمە بۆ قسە لەسەر ئەوە دەکەین کە دەمانوێت پەرلەمانێکی باشە بێت دەمانەوێت خۆیەک دەقەڵەکەیە جارێکی تریش دەنگی هێنابێتەوە بە شەرتێ ئەوەی کە تۆیڵی نەقسەی کردووە نەموشارەکەی نەقسەی نەپڕۆژە یاسای دەرکردووە نەقسەی کردووە هەیە زۆر ناچالاک بووە بەڵام جارێکی تریش دەرچۆتەوە. ئەمەش هەبووە ئەو حاڵەتە. جاری دووەم دەرچۆت جاری دووەمیش دەرچۆتەوە. ئێمە ئەو پێوەڵێ ئەوەندە قسەی کردبێ سەری لەوانی تری شتێک گابێ و سوودی بە پرۆژە یاساکانیش نەگەیان بێ. کاک ڕەنج قسەکردن پێوەەر نییە مەرز نییە. پەرلەمانتار هەیە زۆرترین قسە دەکا و هیچیش ناڵێت. ئێمە یەکێک لە پێوەرەکانە کەوتومانە نە بەو جۆرە قسەکردن نە بەوەش مانای نییە پەرلەمانتارێک لە ماوەی ساڵێکدا هیچ قسەیەک نەکا. بەڵام لەوە سەیرتر ئەو پەرلەمانتارانەی بەشێک لەوانەی کە کەمترین بەشداریان هەبووە لە کاری بەدواداچوون و گفتوگۆی ناو لیژنەکان و گفتوگۆی دانیشتەکانی پەرلەمان زۆرترین قسەیان لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن کردووە و بەشێک لەو پەرلەمانتارانە ترکە هیچ بەدواداچوونێکیان نەبووە لە کارەکاندا. ئەو پەیوەندی بۆ هەیە لە پەرلەمانیانە لا قسە بکەن نەخێر بۆیە حەزەکە لە دەرەوە قسە بکەن ناچۆن نیان هێڵاوە خۆ کەس ڕێ لێ نەگرێت. پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بەوە هەیە هیچ پرۆژەیەکی نییە تەنها ئەو پۆپۆلیستیەیە کە کاک عومەر نورەدینی باسی کرد کاتێک مایکەکە لە بەردەمیەتی قسە دەکات بەڵام کامێرەکەی لەسەر لادەچی دەچێتە دەرەوە کۆبنەوەکەش بەجێ دەڵێ ئەمە ئەو نمونانشمان هەیە. جاوەی کە تۆیڵی مەسرحیە یعنی هەر بەڕاستیوە بێگومان شوێنی شۆیە لە بری شوێنی قانون دەرکردن بەشێک لەوە شوێنی شۆیە. ئەمەش وای کردووەکەوە کاری پەرلەمانی لە بەرچاوی خەڵکی کوردستاندا تا ئەستێک لە بایەخی کەم بێتەوە بەو چاوە سەیر نەکرێت کە پێیان وابێ پەرلەمان بە کارەکانی خۆی هەڵناستێت. پرسێکی گرنگ هەیە لێرەدا لێرەدا پەیوەندی نێوان پەرلەمانتار و ڕۆڵی پەرلەمانتار لەگەڵ حیزبی سیاسی دەردەکەوێت لە چیدا لەوەدا تا ئێستا حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە پرسی کاندیدبوونە بایەخێکی ئەو تۆی جددی نییە کە پرسەکە بۆ نمونە ببەنە ناو پەیڕەوی ناو خۆیانەوە. هیچ لە پەیڕەوی ناوخۆ هیچ حیزبێکی سیاسیە باسی ئەوە ناکرێت کاندیدبوون چۆنە بۆ پەرلەمان پێوەرەکانی چن دەبێت چۆن ڕاهێنانیان پێ بکرێت کەی پرۆسەی کاندیدبوونەکان دەکرێت. تۆ سەیری حیزبی سۆشال دیموکراتی سویدکە لە ناو پەیڕەوی ناوخۆیدا پرسی کاندیدبوون بۆ پەرلەمان بۆ حکوومەت بۆ پۆستەکان پرسێکی هەرە گەورەیە. دوای ئەوە کە تۆ فراکسیۆنی شت دەبێ پێویستە لە ناو پەیڕە و پرۆگرامی حیزبەکەیان نەخشەیەکت هەبێت چۆن ئیدارەی ئەم فراکسیۆنە. جەنابەت بە پرسیارە تایبەتەکانم جواب نایتەوە دەنا حەزەکەم پێت بڵێم لە ڕوانگەی زمانی خۆتەوە لە خولەکەی خۆتە لە سا پارتی چەند دێنێ لە پەرلەمانتاری نەوعی یەکێتی چەند دێنێنەوەی نوێ چەند گۆڕان چەند
یعنی ئەمانەی ئێوە ئێڵەن حیزبەکەی خۆشتانی تایە هەر مەبەستانەوانی تر من کە دەڵێم هەموو حیزبەکان حیزبەکەی خۆشمەوە هەمووی بە حیزبەکەی خۆشمەوە ئەگەر بۆ نمونە پێویستە عومەر نورەدینی وەکو ناوەکەی لەوا بنووسین لەم مواسەفەتانەی پەرلەمانتارە چەندیەیتە وڵاهی بە دەردی کوردواری دەڵێ ناخۆشە پیا ئەو قسانە لەسەر دکتۆر سەروەر چەندێنە بە پێی مەعایرەکانی دامەزراوەی پێی وەکو پەرلەمانتارێکی پێشوو ناکرێت سا تەقیبی خۆی بکات لەوە دەکرێت ئەوە هاوڵاتیانی من چی بڵێم دەمەوێت بڵێم پێویستە حیزبە سیاسیەکان لە داهاتوودا لە ناو بەرنامەی خۆیان پەیڕەوی ناوخۆی خۆیاندا بەشێکی باش بۆ پرسی کاندید بوون و ئیدارەدانی باسیەوەکەین بنەرانی بەڕێز من بۆچی ئەو پیاوەم ئەلواداناوە بە بێڵدان ئەمەوێ پرسیاری ئەوەی لێ بکەم لە ڕاستیە خەڵکی کوردستان نوێنەر کێ واتای نوێنەر چییە لە مێژوودا پەرلەمان بۆ دروست بوو چەمکی شەرعیەت یعنی چی کێ ئەتوانێ نوێنەری تۆ بێت لە خۆرئاوا نوێنەرایەتی یعنی چی ئەم بەرپرسیارەتیە بە کێ ئەسپێردرێ تەنیا بۆ ئەوەی کە من بۆ نمونە بەناوبانگ بم تەنیا بۆ ئەوەی کە من عەشیرەتێک لە پشتمەوە بێ تەنیا لەبەر خاتری ئەوەی کە لەقەبێکی دکتۆرم پێوەیە ئەمە بۆ باشەکان ئیتر ئەمە بەسە یان پەرلەمان شتێکی ترا لە شوێنێکی ترا مەسئولیەتێکی ترا یعنی مادەم هەموو دەسەڵاتەکانی تر بە تایبەتی دادوەری و جێبەجێکردن لە هەناوی ئەم دەسەڵاتەوە دێتە دەرێ و ئەم تەشریعان بۆکە کەواتە بێ دایکی هەمویان بێ کەواتە بێ هەم یاسایان بۆ دەرکا هەم ڕەقیب بێ هەم کەم و کورتی یاساکان هەم هەموارکردنەکە هەمووی بگرێت ئاستۆی خۆی هەموو ئەمانە پاش ئەم ناوبڕا لەسەر زاری ڕاشکاویەکانی فاروق ڕەفیق بەڵە بەڕزان جارێکی سڵاوتان لەبێت بزانین لە ڕوانگەی مامۆستا فاروق ڕەفیقەوە دیارە ئەزانم کۆمنتت لەسەر و تێچێنانە هەیە لەسەر داتاکان هەیە بەڵام من لە شوێنێکی ترەوە پرسیارم لێ کردی چەمکی نوێنەرایەتی لە ڕاستیدا واتای چی و ئەگەر پەرلەمان کادری نەوعی تێدانیە خەتای پەرلەمانتارەکەیە یا تۆ زیاتر میلەت بە بەرپرسیارەزانی و دەستچن و گوڵچنی میلەتە پەرلەمانتار سپاس دوێ بەڕاستی من لە هەموو ژیانمەوەنە ئارام نەبووم مەزانی چکە من مەشهورم بەوەی کە لە ئینگلیزیە بە کەسی یاخیڵم مەڕی ڕەش من مەڕی ڕەشم بەڵام من بە ڕێزانە لەبەری ئەزمونیانەیە لە پەرلەمانە منە وایە بە باشی جوان لێ بگرم دەستان خۆش بێ بەخێر بن سپاسیش بۆ تۆ سپاس بە ئەوم گەنجە جوانانە کە لێرن لە ڕاستیە پێش ئەوەی باس لە پەرلەمانکەی من تالیقێکم لەسەر ئەوەی دکتۆر سەروەر هەیە ڕیشەی پەرلەمان لە ئینگلیزیە ڕیشەیەکی فەڕەنسی نۆرمادی هەیە نۆرمادیەکان بە مانای تۆک یعنی قسەکردن چۆنی بۆ قسەکردن ینی پەرلەمان مەجلیسێکە کە قسەی تیاگرێ ئەوەی کە کەسێک دەورەیەگە ڕۆت و قسە ناکە ئەمە دلەلەوەکە کە ئەمە بە هەڵە لەوەیە تاڵن بە هەڵە لەوێ نییە لەبەرەوەی ئەو بۆ وەزیفە وەکو پارە پیاکردنشتی وا سەیرێکە ئێستا هەر لە کوردەواری شێوای لاتووە ئەگە کوڕێکی خاص بوویتایە تەقاعودیەکی پەرلەمانی وەرەگرت باش نییە ئەمە بەوانە وترێت کە ئەڕۆن و وا سێری پەرلەمانەکەن پەرلەمان ئەرک دیوتی ئەرکە تۆ وەکو هاونیشتیمانیەک تۆ ناچی بۆیە تەقاعود بیت تۆ ناچی بۆیە پارە وەربگری تۆ ئەچی بۆیە واجبێکی هاونیشتیمانی جێبەجێەکەی طبعا من کە زۆربەی و بەرنامشتانە بێت ئەبێ کتێبێ لەگەڵ خۆم بەرم من ئێستا کتێبێکی زۆر گرنگی تاریخی فەلسفەی سیاسی و علاقاتی دووەلیم هەیە پێەیە ئەویست کتێبی بە کوردی بیکەم بە کوردی یەکسەر مێژووی پینۆپیلۆژیان مێژووی جەنگی پینۆپیلۆژیان کە تیۆسێدەدیز نووسێتی لە بینی ئەسینا و لەگەڵ سپارتایە یەکێ لەو سیاست مەدارە گەورانەی یۆنان ناوی پێرکلیسە هاوڕیان بە گوێ لەمە بگریزان پێرکلیس چۆن باسی هاونیشتیمانێکە پێرکلیس ئەگەر بە خێرایی بیکەم بە
هەر یەکسەر بیخێن و بیکەم بە کوردی ئەڵێ ئێمە ناڵین ئەو کەسەی باش نییە کە هیچ گرنگیەکی بە سیاست نادا ئەو کەسە خەریکی بزنسی خۆیەتی ئێمە ئاڵین ئەوەی کە گرنگی نادا بە سیاست ئەساسن بزنسی نییە لێرە یعنی ئەساسن لەم شارەی ئێمە بزنسی نییە کەواتە هاونیشتیمانی بوون یەکێ لە ئیشەکانی بریتە لەو ئەرکەی کە لە تاریخی خۆیان لە ژیانی خۆیان بەشداریەکە لە مەجالیسەکانە و ئەبێ بۆ نمونە چێتە پەرلەمانەوە کاچێتە پەرلەمانەوە پەرلەمان مەزدەری ڕسق نییە ئەماوە نییە کەسێک بووە بە مهندیس و خەریکی مەشارعی وایە دەوڵەمەندە یاخو قاچاقچیە هەر شتێکگیرە ئەمە ئەریکە پێسپێرێ بەڵام لەکوێ لە شوێنەکە کە ئینتیمای بۆ هەیە ئینتیما بە نیشتیمانەکەەوە ئینتیما بە جواتەکەی کە کۆمیونیتێکە جواتەکەی کە تایەژی یەکێ لە ئیشەکانی ئەم هاو نیشتیمانیە بریتێ لەوەی کە ڕوبەڕووی ئەم ئەرکا بێتەوە و بەم ئەرکە هەڵەسێ ئەمە میراتێکی 2500 ساڵی هەیە لە خۆراوایەوە لەو کۆتی اقتباسی کە بە خێرایی خوێنمەوە لەویایە واتە لەیەکێ لەم دقەیە دوجار یەت بۆ کوێ دوجار یە بۆ سەرهەڵانی فەلسەفە دوایی جێت دێت بۆ ئەفلاتون دوایی یە بۆ سقڕات یە بۆ ئەڕستۆ لە کتێبی سیاسەیە ئێمە لە فەلسەفەی سیاسی کە سەر هەڵەیە لە یۆنانە لە هەمان کاتا لەگەڵ کایەکی تر سەڵەرای ئەویش کە پێوتێ ریتۆریکی بۆ چییە؟ طبعاەوەی کە ئەو حرەکەی کە دروستە بێ لە یۆنانی کۆنا کە پێوتێ سۆفستایەکان ئەگەڕان لە شارە و شار دەرسیان بە خەڵقەوتەوە کە چۆن داکۆچی لە خۆی بکە کەواتە تۆ بۆی ببی بە سیاسی لە هەمان کاتە ئەبێ ڕەوانبێژیش بی ڕەوانبێژ بیت واتە تۆ بێ قسە بکەیت لەکوێ قساکەیت ئێستا تۆ مشکلە و لەگەڵ قسەکانە یا قسە نەکردن پرسیاری دووەمە کە لە دکتۆری بگەنش خۆشی ئەوەی زانێت ئەوژەوەیە کە گرنگ نییە لەوەی ئەمانەی چیان نەوتووە ئەوە گرنگە ئەوانەی کە قسەیان کرد چیان وتووە وەنە ئەوانەی چیان نەوتووە خۆی لە ڕاستیە وەنە قسەی کردووە هیچی نەوتووە تاوان نوکتە زۆرە لەسەر پەرلەمان دەبەر ئەم دوو بەڕێزە کە مامۆسان و من زۆرم خۆشوێن ئەو نوکتانە ناگەڕمەوە لەسەر پەرلەمان بەڵام ینی خەڵقێ لەوێت چی وتووە هیچی نەوتووە بە زەمانێک بەتیە تەمان من خۆشحاڵ نیم بەوەی کە ئەم پەرلەمانی ئێمە بەو دەرەجەیە وێرانە تەمان لەبەرەوەی لە ڕاستیە بەو دەرەجەیە وێرانە زۆر لەوە خراپترە کە تەسەوری هەموو خولەکان کاکە دوو ئینسانی بەڕێز لەگەڵمانان کە هەوڵی جدی خۆیانەوەیان هەر موەسسەی داناوە هەموو من تەقەریرەکانی موەسسەکەی دکتۆرە خوێنمەوە ئەزانی ئەوە ناخوێنمەوە دکتۆریش ڕای هەیە و جۆم لە ڕای دکتۆر کاکە ئێمە من ئەمە قەنەعاتی من بۆچی وتم نیاخیم من یاخیم لە ڕوویەکە هەر یاخیکە با ڕای پیاوێکی یاخی بزانم کام خولەی پێ لە کام خولە باشترە تەفاسیلە ئەم بەڕێزانە ئەتوانن خوڵ بە خوڵ لەبەر ئەمان خۆیان تیا بوون ئەمان ئەتوانن ئەوە بە تۆ بڵێن من وێنەکە بە کولیە باشە بەس منی شتێکە پێڵم تۆش عاجزمە بە باشە یعنی پەرلەمانیش بەڕاستی پەرلەمانتاریش ڕاهیب نییە بە بەلاژ لە ڕانیە و قەڵاتزێ و لە سیمێل و لە دهۆکەوە ئەم ڕۆژە بێ بۆ هەولێر و مناقەشە بکە و فلسێکی ژۆر نەگرێ ئەو بەشەر نییە ئەو ماڵ و مناڵی نییە ئەی باشە بچێت چی بکە بچێ قانون دەربکات لە ساڵحی ئەم دەوڵەمەن و ئەو دەوڵەمەن و لە ژێرەوە بیکڕن فەلسەفەی دانانی موچەیەک بۆ پەرلەمانتار ئەوەیە ئەوە تێکەڵکردن ئەبێ بمەخشی ئەوە تێکەڵکردنە لەبەرەوەی ئەم کەسە کە چێ بۆیە تۆ ئەگەر لەم نقطەیە بێ باشە پێی ئەوترێت دیوتی ینی پێوتێ ئەرگ ینی ئەم هەڵناسێ بزنسێ بکات بەڵام مەسای جامیعەش ئەرکی هەیە ئەوە داستانێکی ترە مامۆساد ئەرکی چییە بەس ئەندام پەرلەمان لەبەرەی پەیوەندی بە سیاسەتەوە سیاست چییە سیاست هونەرێکە کە تەچی کە لەمسی ژیانی کۆی جواتەکاکە یەکێکە لە ئەڕستۆ ناوێنێ شای زانستەکان تۆ کۆمەڵە ڕۆشنبیرت هەیە خەریکی شێواندنی سیاستن ئەڵەن سیاست یانی درۆدەلەسە کاکە بڵێ لە شوێنێکی دیاریکراوە سیاست درۆدەلەسەیە بەس بە عیلمەکە مەڵێز درۆدەلەسە لەبەرێ ئێمە ئەوەی ڕزگارمانەکە لە دوجارە سیاستە باشە زۆر جار ئەوترێت بزانم ڕای جەنابتم بۆ گرنگە لەم پرسەشا لەبەرەوەی پەرلەمانتارەکان کۆمەڵی خەڵکی مەدەنی بێچەک یەکێک لە جامیعەوە هاتووە یەکێک لە کوڕی هەژارە یەکێک لێەوە هاتووە ئێوە ئەتانەوێت کە من دەرفەتە دەدەم ئەم بەشە بەکام لێم بە تۆ لەبەرەوەی کە بۆ نمونە چەکداری نییە هەرچی کەم و کورتیەکانی ئەم وڵاتە هەیە کە 2500 ساڵ لە دوای خۆیەتی هەموویە خەنە سەر موەشانی موەسسەیە کە پێوترێ پەرلەمان
بەڵام دەسەڵاتی دادوەری و جێبەجێکردنی لێ دەرەکەن کاکە گشتی وای نەکردو تۆ بەرنامەیەکی تر لەسەر فەلسفەی قانون تاکو منیش بەشداری دەکەم قسەی خۆم بکەم نه ئێمە باس لە پەرلەمانەکەی ئەم پەرلەمان ئەمەی کە پێوتێ پەرلەمان باش نییە بە ئەرکەکەی خۆی هەڵنەساوە لەبەرەی خەتا اینجا تۆ ئەگەر لە ئەسبابەکان ئەگەڕی ئەسبابەکە ئەگەڕێتەوە بۆ خودی جواتەکە من کتێبێکم هەیە کە تەڵەن لە وڵاتە ئێستا خوێنەواری بەرەو پوکانەوەیکی گەورە ڕات خەڵق ناخوێنێتەوە من تاسەوە نەکەم 1000 کورد بخوێنێتەوە کتێبەکەم ناوی وێرانەخاکی شۆڕژگەڕانە 600 لاپەڕەیە لێرە باسی ئەوم کردووە کە شتێ نییە بە ناوی سیاستەوە لەم وڵاتێکی ئێمە تیاین بۆ دیوانە نیم ئەزانم کە حزاب هەیە کە خەڵقی حکومڕانی هەیە وەنە پەرلەمان هەیە من بە ماناقوڵەکەی سیاست دەڵم لێرە سیاست نییە بە ماناقوڵەکەی سیاست ماناقوڵەکەی سیاست چییە من ئێوەم هێناوە لەمە بەدوا خەڵک زەوقی بەرز بێ کاندیدی باش بنێرێ بێ زەحمەت کاندیدی باش کیە جەبور با جوابی شتێم واخە تۆ پەنەم لێ نەکەی من بۆ دەچنم ئەخلاقی من وایە کە بیچنم مەزانی تۆ لە مەجالیسی خوارەوە دەست پێەکەی هاوڕێ جارێ ئەمە پەیوەندی هەیە بە شتێکەوە کە بێتێ پەروەردە لە ناو پەروەردەیە شتێکی بێتێ civic education پەروەردەی مەدەنی کە ئێمە ئەمەمان نییە پەروەردەی مەدەنی بۆ نمونە لە وڵاتێکی و کەنەدا و لە ئەمریکایە خەڵق مناڵ کە ئەچێ بۆ یەکتە فێریەکان حکوومەت چییە باش نییە یاسا چییە و پەرلەمان چییە مناڵەکانە بن بۆ پەرلەمانی کەنەدای بن بۆ مەجالیسی محەلیەکان هێواشە فێر حکوومەت چییە ئێمە ڕۆشن بیرەکانشمان نەزان حکوومەت چییە وانێ تۆ ئەگەر لەوەش بێ لەبەرە civic education ینی پەروەردەی مەدەنی بریتە لە ڕاهێنانی خەڵق کە لە دواییە چۆ ژێر باری ئەم ئەرکە بزانێت چیەکە یەک دوو خاڵی دوو ئاگاتان لەوە بێ تۆی مباشرەتەن ڕاستە و خۆ کەسێ نانێری بۆ پەرلەمان تۆم ئەزمونیەکەی بۆ نمونە لە گەڕەکە وەنا ئێستا من لە گەڕەکێکی دیاریکراوم ئەمەیە خۆم بەختی خۆم تاقیکەمەوە لە سیاست ئەم چیەکەم لە مەجلیسی گەڕەکەکەیە خۆمەڵە بژێرم ئەم کەسانەی کە لە گەڕەکەکانڵن فاروق تۆ مەسئولی ئێمە بە بۆ ئەم کێشەی ئاوە کێشەی کارەبا چییە لەوە تۆچی بۆ مەجلیسێکی گەورەتر لەمە کە مەجالیسی محەلیە دوایە بی بۆ شارەوانی باشە لە شارەوانی و دوایی تۆ هەموومانە بۆ بە ئەزمون کە هاتی ناڵی شەهادەکەوت چییە من جارات لەگەڵ ئەوان نیم کە مەسەلەی شەهادە بێ تۆ چیت کردووە بۆ ئەم جواتە ئەمە پرسیارەکەی تۆ هیچ ئەزمونێکی سیاسی هەیە بە مەفهوم ئەوەی کە لەگەڵ خەڵقا ڕاپەیوەندیەکی مباشری هەبوو بێ و ئەمە کردووە نەتکردووە کاتە من چۆن تۆ بنێرم بۆ پەرلەمانێک لێوە تەشریع بکەی ئەنجایەتە سەرەوەی کە تەشریع چییە یاسادانان چییە کەسێک کە هیچ لە مەجلیسێکە لەسەر هیچ شتێک یاسایەکی دانەناوە لە پچووکەوە لەوەی کە ئەمە لێرە لابە بیخەرە ئێرە هەتاکۆی کە قانونێ دەرکا بۆ جواتەکە تۆ لە هیچی ئەو ئەزمونەی نییە چۆن نەینێری بۆ ئەوێ تۆ مختارێکە پێ باشترەکە لە گەڕەکە ئیشی کردووە لە دکتۆرێکە هیچی نەکردووە تاوان بێشک لەبەری مختارەکە لەمسی لەگەڵ جواتەکە لە نزیکە زانێت کێ مشکلەیە مشکلەکانی چین گەنجەکان مشکلیان چییە کابراایەک هاتۆ لە خۆی من دکتۆرام هەیە تۆ وەزم فێش بەنامەکە بوو لەگەڵ دکتۆرە باسمەکەیسا دکتۆرا فرۆشێت لە لومنان وتیان 5,000 دکتۆرا لە عێراق و کڕاوە دکتۆرای چی پێم بڵێ تۆ کێیت پێم بڵێ چی و کردووە باشە پێم بڵێ کە تۆ ئەم پەیوەندێکی تەنگاوتەنگت بە جواتەکەەوە هەیە تاکو ئێمە تۆ بکەین بۆ نوێنەر ئەنجام پرسیانی نوێنەر کرد نوێنەر چیە تەمان ئێمە فۆرمێ لە دیموکراسیمانەوە کە دیموکراسی ئەسیناییە کە لە دواییە لە ئەم کتێبە بە دوور و جێژی لەسەرەوە قساکە ئەوش دیموکراسی مباشرە دیموکراسی ڕاستەوخۆ کۆمەڵەکەوە بنەوە باشە کە ڕەنجێت ئەمانە ئەم هەمووە ئێمە لێرا کردۆڵێ ئەمە کێشەکانمانە ڕاتان چی هەمومان دەست بەرزەکەینەوە ڕائین کا گرنج با بڵین هەمومان ڕێککەوتین بۆ نمونە محاکمەکەی سوقڕات 500 کەس بەشداری داگرۆ هەمووڵە بێ تاوانبارە دیموکراسی ڕاستەقینە ینی مباشر ئەم کێشەیەتی لە دواییە لە ڕۆما ئەمە نامێنێت لە ڕۆما ئەبێ بە جۆرێک لە نیابە جۆرێک لە نوێنەرایەتیکردن ئەوژێ هەموو کەس ناتوانێت بچێت بۆ پەرلەمان وەنە من ناتوانم کاگرنج ناتوانێت ئەم خانمە ناتوانێت بچێت بۆ یەکیەگەین فێڵێک تەوان جۆرێکە لە باشترینیشی هێشتا کێشەیە ئەوژێ کێ جورئەتی ئەوەی هەیە کە نوێنەری تۆ بێ لەبەرە پرۆسەکە زۆر زەختە زۆر یەکێ لە سەختترین شتەکانە نەفسیەن تۆ کە ئەچی بۆیە جارێکە تۆ بە
شەو پێ بێ وابزانێمە بۆ پارە پیاکردن چوو بۆیە گاڵتە بە نوێنەرایەتیەکەکەی بەڵام یەکێکە لە ئەرکە هەرە قورسەکان کە کەسێک ڕوبەڕوویە بێتەوە شەوەیەکە ئەبێ بە نوێنەری ئەم گروپەی لێرایە ئەبێ زوو بگەڕێتەوە بۆیان مەسەلەن من نوێنەری ئێوەم لێرە ئێوە من تانتوشی ئەو بەڵایە کردو ئەمە بەڵایە تۆ من هەڵبژێری ئەم کەی بە نوێنەر ناگە ئەوەی کە تۆ من هەڵبژێری لێ من پارە وەرگم و خۆشەشێم و لێک زێگیێتە بەردەم و نازەم چی من بینی و منەوانە باشە بۆ ناچی مەسەلەن لە پەرلەمان ئەم بەڵایەمان بۆ هەڵبگری مەسەلەن ئامادەی ببی بەندام پەرلەمان قەت نامێ من لە انتخابات چێ بەشداری ناکەم لە انتخابات چێ بەشداری ناکەم عەزیزم باش ئەی بۆچی لە سیمپۆزیەم و کۆڕەکان تا بە خەڵکەڵی بچووکترین مافی هاوڵاتی بوون و بچووکترین پراکتیزەکردنی هاونیشتیمانی بەشداری سیاسیە بۆ ئەوەی نەبن بە ڕۆشنبیرێک کە خەریکی شکاندنی سیاسەتە بۆی نەبن بە ڕۆشنبیرێک کە خەریکی بڵاوکردنەوەی عەبەسیەت و نایەڵیزمە باشە عەدەمیەتە لەم وڵاتە کە ڕۆشنبیرانی کورد خەریکی بڵاوکردنەوەی عەدەمیەت لە 111 کەسێکی تیانە بە دڵی فاروق ڕەفیق بێ لەوە چی خەڵقوتەوە دوو بەڕێزەدانیشون کاکە من چۆن نتوان تۆ ڕوبەڕێ چۆن تۆ توژێمەکەی خەڵقی تایە ڕەفیقمی تیا بووە باشە هاوڕێم بووە باشە چۆ بۆ ئەوەیە ئەوە دانیشتنەویش وەکو ئەم دوو بەڕێزەك دەردەدڵیان کردووە لە چی موئەسەسەکە خۆی فاسدە بە قوربانە بم باشە خەڵقی باشی تێ ئەو هەموو یاسایە دەرچووە لەوێ یعنی لەسەر کواڵەتی یاساکان دەرچوون کاکە جۆ ئەزیزم کۆمەڵە یاسای زۆر گرنگ ئەبووە دەرچێ یەکێ لەوانە بووە یاسای کە کاتی خۆی دەرچووە کە چێسا کەس کاری پێناکە ئەویش مۆزۆی ئەحوالی شخصیە وەنا یانی چی فرەژنی ئەزان یانی چی فرەژنی توانم پێم بڵێن باش نییە وحتى ئەم ڕستەی کە ئێڵم لە دوایە کە بەرنامەکەیت بە لێشا و جوێنە پێدرێ هۆی چییە پەرلەمان بێدەنگە لەو بێ ڕێزەی کە بە باحث و نووسەرەکانە کرێت باش نییە لە ناو سۆشیال میدیایە یعنی چی باحثێ بڕوە بۆ نوگرە سەلمان لەگەڵ ئەم پیاوەیە لەگەڵ ئەم موەسەسەیە لەو کاتەی لەوێ دابەزیوە لەسەر باز لە ئازاری نەتەوەیەکەکە جوێنی پێدرێ لە دقیقەیەکە 275 جوێنی پێدرێ هاوارم کرد بۆ وەزارەتی ڕۆشنبیری هاوارم کرد بۆ وەزارەتی عەدل ئێوە خەریکی چین یعنی چی ئێمەتان مباح کردووە خەڵقێک قسەمان پێ بڵێ ئێمە لە ئازاری ئێوە قساکەین باشە ئەمە پەرلەمانی هەبێ یاسا دەرکات چۆن ئەم خەڵقەواکات چۆن سۆشیال میدیایەکەیە ناتوانی کۆنتترۆڵی بکەی وانە ئەزیزی من ئێمە لە بیابانێکی بە نوێنە ڕەزانی مەبەستم شەخص نییە مەبەستم مەفهومەکەم لە بچەسپێنە نوێنەر ئەو کەسەیەکە پەیوەندێکی تەنگاتەنگی لەگەڵ ئەو شوێنەیە کە هەڵی بژاردووە لە ئەو شوێنەی کە لەوێ بابڵین لە پەرلەمانە ئەم نوێنەرە ڕای شخصی خۆی نییە هەر لە خۆڕە نادا باش نییە بۆ هەموو شتەکان ئەگەڕێتەوە بۆ منتیقە انتخابیەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوێ پرسیارەکە باشە من لە کەنەدا بوو ئەزیزم من لە کەنەدا بوو من خەڵقم لەوێ خەڵق هاتووە نوێنەری مقاتع ئەو منتیقە انتخابیەی کە منی تا بوو هاتووە لە دەرگاکەی یاوم ئەڵێ من نوێنەری ئێوەم ئەڵەم ئەتوانی ئەم شتم بۆ بکەیڵەن باشڵم دەتۆ نوێنەری من نیت باشە پێمان بڵێ چی بکەین و بۆی بیکەین و تەمان سەری تۆمان پێتاقە دەبێت لەوەی کە من پێڵم تۆ نوێنەری من نیت لێرە پێڵی نوێنەری مێڵە بەجێهەنەم تۆ چێ جەمن کێوتۆدی من نوێنەری تۆم باشە بڕۆمەلی خۆ بشکێنە من حیزب ناردوومی بۆیە من حیزب ناردوومی تۆ چیت باشە ئەو بەڕاست بۆ سەربەخۆکان لێرە چانسی دەرچوونیان واکەمە لە عێراق بەروی خەڵق گرو ببینێ کاکە خەڵق ئیندیڤیدوال خەڵق لەگەڵ تاکان نییە خەڵق لەگەڵ تاکی سەربەخۆیان نییە خەڵق لەبەرەوەی لەگەڵ جەماعەتایە لەگەڵ هەر کولتورەکەی ئێمە کە 1970 ساڵە لەسەر جەماعەت ئیشەکە لەسەر تاک ئیش ناکە باشە جەماعەت ڕێەکەون لەوەی کە ئەمە ئێمە برارماناوە زێت ئای ئێکس یا زێت یا زەیت باشە تەواو حیزب بڕیاریەوە بۆ حیزب کێ حیزب عەقڵێکی گەورەیە لە باتی هەمومان بڕیاریەوە ئەو هەڵە بژێرێ باشە ئەمە لێدانە لە خودی پرۆسەکەی انتخابات ئەو موەسەسەی کە ئەو خەڵقانە بۆ یەچن لێدانە لەوە اینجا لە هەمووی مشکلەتر چییە لەبەرەوەی سیاسەت لەمسی ژیانی ورد تاک بە تاکی هەمومانەکە
باش نییە کاتێک کە سیاست ئاوە سوگەکرێ و کاتێ سیاست نامێنێ ئەجا موەسسەیەکیش دروستەکەی لەوێەوە بێ بە وەزیفەی ئەوە بینێ مەجموعەیەک تەقاعودی وەرگرن پارە وەربگرن لێک سیارەیان هەبێ یعنی چی زەلامی ڕئیسی جامعە بێ ئێستا جوابی یەک دێمەوە کە لە بیرمەچێ یعنی چی بە سێ سیارەوە چێتەوە ماڵەوە یعنی چی بە سێ سیارەوە چیتەوە ماڵەوە لە کەنەدا لە ئەمریکا تۆ هەچی شتێکی پەرلەمانی لابێ تەسلیم یەکەیتەوە تۆ ئیشت هەبوو پێشتر تۆ زەلامێک ناوی نایەنم باسیێوانکی باشە بە منێ وتم بێ بچێتەوە سەر ئیشەکەی پێشوو خۆی ئیوتیان بەستە زمانە ئیشی نەبووە چێتەوە بۆ کوێ زانن وتم وڵی نەمزانی وایە زانی یعنی پێشتر بێ ئیش بووە نردوانە بۆ پەرلەمان ئێستا کە بچێتەوە سەر ئیشەکەی خۆی ئیشی نییە ئێستا تۆ لە ماڵەوە سەری بەرنامەکەی من بکەی ئێستا بە شێوەیەکی گریمانەی باشە دکتۆر فاروقێک ڕەفیقێکی تر بخەمە بەرامبەر شاشەی ڕوودا و یعنی کابرا تێناگای سێمە دەنگ بین یا دەنگ نین بچین بە پەرلەمان گرنگە یا پەرلەمان خراپە یا هەتاکو ئاخرین ئەمە دەزووە کاکە ئەبێ ئەم دەزووە دەستی لێبەر نەدەین باشە من ئەمە ڕەشببینی نییە من خۆم دژی ئەوانم کە عبەسێت بڵاوکەنەوە نووسەرانەی عبەزێت بڵاوکەنەوە ئەبێ چاچیکەی ئەگەر یەکێک تەشخیصی دایگنۆسس بڕە لە دکتۆرە پرسە ئەو دکتۆرانە لای ئەمەش ناکە ئەڵە چیتە وەنە پێ دەڵە چیتە جا بمزانەیە بۆ هاتم بۆ لای تۆ وەنە یەکسە حەبێکی بۆ نووسێت و باشە نە دکتۆری ئەسڵ ئەوەیە کە تەشخیص دەکاتەوە چیتە لە دواییە دەرمانێکی بۆ نووسێ ئەمە ئێمەژێکین لێرە ئەمە تەشخیصی ئەم هەلومەرجاکەین کە زۆر خراپە بەس ئێمە خۆ ناڵین تووڕی هەڵا ئێمەڵین ئەمە داستانەکەیەتی هەتاکو موزعجێکی وەکو منە دەست نەکەوێت ئەمە و پێ بڵێ تۆ دەستکاری ناکەیت تو وارەزانی زۆر باشە ڕوات باشە مەڕی ڕەش ئیشی ئەمەیە باشە کە پێت بڵێ شتەکان بە باشی ناڕۆن باشە چاکیکە دەستکاری بکە باشە قانونی تازەی بۆ هەڵبژێرە خەڵقی بۆ هەڵبژێر خەڵق پەروەردەکە یعنی چی پەروەردە پشتی کردووەتە پەروەردەکردنی هاونیشتیمانیەک کە نازانێ حکوومەت چییە نازانێت پەرلەمان چییە نازانێت دەنگان چییە تۆ پێ دوایە پەرلەمانی عێراق پێشکەوتوترە لە یێڕی من کاکە هەر ئیشم بە پەرلەمانی عێراق نییە باشە ئەوە حەزەکەم زانی من بەرنامەکەی کە پێکەوە کردمان تۆ پرسیارە کرد ئەوستا تووڕەتری تاوان من تووڕەترم من ئیشم بە پەرلەمانی عێراق نییە ئەم بەڕێزانە بەس خەڵکیشی پێێتی ئەو گەرە و قەرارنامە کوانەوانەی کە چوون بۆ پەرلەمان و باشە دەنگەکانی هێنە ناو ئێستا یەکێک لە سویدە یەکێ لە نازانم کوێ بە تانجیش نادۆزرێنەوە ئەزانی پارەکە وەرەگرێت و ئەڕوا دەمە چییە ئەزیزم لەسە حسابی خەڵکی ڕۆشتوە قەزەی کوردی فرۆشتووە ئەمە چییە ئەم ئیشمان چییە بەم پەرلەمانی عێراق هەزاران کە سوکاریان فال هەیە ئازانی ئەڵێ چی خۆت لەوێ خەڵکەکەی خستیتە سەر سەری لەبەرەوە دوو کەس کاتێکە ئەویش بریندارە دوو کەس نییە کاکە با سەد بێت کاکە ئەحزابە کاکە مننامەکەمان بۆ لەسەرەوە قسەم نییە من ئەحزابە منظمە ئەحزابە و حتا بەسەراحەت پێدام ئەمان لەوە چێ مای شۆک بێ بۆ ئێوەی بەڕێز ئەوژێ حتا وڵاتی دراوسیە بەشداری دیاکە پارە لە وڵاتانی دراوسیە و ڕژاو لێرە بۆ شکاندنی هەندێ نووسەر و باحیسی کورد باش نییە لەبەرەوە نامساعدە بکە کاکە ئێمە قسەمان لەوە نیە من بەوە زیاتر بەس کچێکم هەیە بۆ سەکاکە من کچێکم هەیە سۆفیای کچم 16 ساڵە لە کەنەداژی لەوێ بۆ نەکبەتی من ئاگای لەو شەڕەجوێنەیە تەلەفۆنم بۆ کات باوکەوە چییە باشە ناشیرینترین ناخۆشترین تراژیترین شدەوەیە کە مناڵەکەت سۆشیال میدیا کە بەمەبەست خەریکی تۆرۆرایزکردنی تۆیە خەریکی ئیرهابە دش بە تۆ ناڵەکە و بیخوێنێتەوە باشە ئەمە هەلومەرجی ئەم نەتەوەیە کەسامەتیان باشە بەس ئەو پرسیارت لێکەم پەرلەمانتارمان هەیە لەم فەوزایی سفایی کردبێ بوو بە پەرلەمان و مافی نوێنەراتیکردنی خەڵکی کوردستانی وەرگرتووە ئەم فەوزای سۆشیال میدیایی کە مامۆستا فاروق ڕەفیق فەرمووی بێگومان ئەو فەوزایە بەشێکە لەوەی کە ئەو ئەقلێتە پۆپۆلیستیە کە زاڵ دەبێت پەرلەمانتار هەیە بۆی چووە کاگرانز بەشێک لەوە خەتای خەڵکیشە دەرچواندنی من لەگەڵ ئەو قسەی کاک دکتۆرە بەشێکی بۆ نمونە هەڵمەتی هەڵبژاردن بووە کاتێک کەسێک دەچێت بەشداری لە هەڵمەتی هەڵبژاردن دەکات کاری پەرلەمانتاری چییە داڕشتنی یاسایە و بە دوواداچوون و چاودێریکردنی کاری دەسەڵاتی جێبەجێکردنە لەوەندە زیاتر هیچی تر هەیە نییە
وایە کاک دکتۆر عومەر نوێنەراتیکردنە دەرکنی یاسایە چاودێری حکوومەت نوێنەرایەتیکردن لە گەیاندنی ئەو بابەتانە ئەو بازنەدا باشکردنا زانی بۆچی بوو خۆی سە پەرلەمان بەریتانیا بۆ قانون هەڵبژارنە کاک لە کوردستانێکە تۆ بازنەکان بچوو کراوە بۆی نوێنەری خۆت بناسی ئەوەی کە کاک دکتۆر فەرمووی بۆی نوێنەرەکەی خۆت بزانی بۆی کە دەردەدڵ و ژانەکانی خۆتی لەگەڵ باس بکەی بتانی ڕاوێژی لەگەڵ بکەی ئێمە مشکلەمان لە قانونەکانان نییە مشکلەمان لە جێبەجێکردنی قانونەکانایە سیستەمی هەڵبژاردن لەوێ ئەوەی تۆ دەڵێ فرەبازنەی بۆ ئەوەیە کە نوێنەرەکانێ دابەشی بەسەر منطقەکان لەوێ زۆری نییە لێرە نوێنەرایەتی ڕێژەییە مەسەلەن لە بەریتانیا هەر منطقەیەک یەک ئەندام پەرلەمانی هەبێ چەند کەسێک منافەسە دەکەن و چێ زۆرتری هێنا ئەو دەبێ بەس لێرە سروشتی بازنەکان و سیستەمی هەڵبژاردننیش جیاوازە قەیناکە بەس دابشکردنی بەسەر بازنەی جیاوازە بۆ ئەوەی کە مافی نوێنەرایەتیکردن بەرتەسک بکاتەوە کاندیدی خۆت بناسیت مەسئولەتێکی زیاتری بۆ دروست بکەی مەسئولەتێکی قانونی و ئەخلاقی بۆ دروست بکەی ئامانجی فەلسەفەی دابشکردنی بازنەکان بەشێکی ئەمەیە خۆی لە ڕووی جەوهر و تیۆری و ئیجابی هەیە بەس لە هەرێمی کوردستان بە مەبەستی ترە لە هەرێمی کوردستان ئەویان نازان بەمبەستی تر مەبەستی من لەوە بوو کاتێک کە وتت پەرلەمانتار هەیە ئیستیفادەی کرد بێلەوە بەڵێ من نمونەی هەڵمەتی هەڵبژاردنم هێنایەوە لە بری ئەوەی بڵێ دەچمە پەرلەمانی کوردستان من نوێنەرایەتیتان دەکەم لە گۆڕینی ئەم یاسایە لە داڕشتنی ئەم یاسایە لە گەیاندنی دەنگتان بەو جۆرە هەندێ بەڵێنی ئەوەندە قەبەدەدرا لە هەڵمەتی هەڵبژاردندا بیرمە پێشمەرگە بوون بەشدار بووەکان زۆر بوون وتی بەڵێنتان پێدەدەم بچمە پەرلەمانی کوردستان لە قەیتانی پۆستاڵەوە بۆتان دابین کەم تا F16 چۆن دەتوانی پەرلەمانتار بەڵێنتان پێدەدەم یەکێکی تریان وتی هەر هەمووتان خانووتان هەبێ یەکێکی تریان وتی بەڵێنتان پێدەدەم بەس بچیت ئەو کاتە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و هین بوو دەسەڵاتی سەرۆکی هەرێم سنووردار بکەم ئەم جۆرە ئەقلێتە خەڵکیش چەپڵی بۆ لێدەدا خەڵکیش بە دوایدا دەچوو لە کاتێک ئەمە کاری پەرلەمان و پەرلەمانتاری نییە بێت بەمە بێ بۆیە بەشێکی ئێمە لە دامەزراوی پەرلەمانتارەتوانێت چی بکە پەرلەمانتار وعدانەی کە ئەیرێ لە کوردستان هیچی لە پەرلەمان هیچی لە شوێنی خۆی نییە هیچی ڕاست نییە دکتۆرێکی لەو حملانەیە کە بەرەزانە باسیەکەن من تەڵم کەم سەی تەلەڤیزیۆنەکەم بینیم وتم ئەم بەڕێزە نیازێ خۆی هەڵبژێرە بۆ بەڕێوەبردننی کەون یاخود کوردستان نەزانی ئەمە ئێوە کەون بەڕێوەبەرێ ئەو شتا هەموو شتا ناکەین ئەمانەی خوارەوەکەین تۆ چی کاکە تۆ ئەتەوێ ببی بەچی ئەم جیهانە بەڕێوەبەری یاخود دەچی بۆ هەولێر و باشە ئەم میلەتە نەکبەتە دوو یاسای بۆ دەرکەی باشە بەس شتێکیش هەیە محاسبە نییە لەسەر بەڵێن لە وڵاتانە حیزب محاسباکرێ نەکاندی دیژ محاسباکرێ ئەی بەرنامەی حیزبەکان بڕوان پێ بکە کۆماری و دیموکرات بەقەدەر پارتی وەکێتی و گۆڕان و ئیسلامیەکان ناوێرن لە وعد بن بە خەڵک برێگزت چی بوو وعدی حیزبێک نەبوو هەندێک کەڵەن بەریتانیا تووشی کارە سات کرد هەندێکڵێ ڕزگاری کرد مەبەستم ئەوەیە دوو بۆچوونەکان دابەش بوون لەسەر وعدێک وڵاتەکە خرا بەردەم دوڕیانە کاگرنج ئەو مقارنەی هەڵەیە قوربانە بن تۆ میراتێکی تۆ زانی قەوانی لە ڕیشەکانی پەرلەمان لە بەریتانیا ئەگەڕێتەوە بۆ ماگنا کارتا 1215 ماگنا کارتا وەنە تۆ حەزارەتێک لەوێ کلتورێک هەیە تۆ چۆن مقارنێکی بێرە کاک دکتۆر بابەتێکی تر ئێمە پێمان وایە دەنگدەری کورد زاکیرەی زەعیفە لەسەر بەڵێنەکانی کەوتان ئێمە لێرە بە دوواداچوونمان کردووە ئەوانەی کەوە نوێنەرایەتی خەڵکیان کردووە چوونەتە پەرلەمان لە سەردەمی بانگەشەکانی هەڵبژاردندا بە هەموو لیستەکانەوە بە دیاریکراویش پێ دەڵێم بەڵێنیان بە خەڵکدا موچە فەوتاوەکان و پاشەکەوت کراوەکانتان بۆ بجێڕینەوە نەک موچەکانیان بۆ نەجێڕانەوە هەمان ئەوانەی بەڵێنیاندا بوو کە چوونە پەرلەمانی کوردستانەوە کاتێک پەچی پەرلەمانیان خست 8 مانگ بە نایاسایی موچەیان وەرگرت لەسەر سچی خەڵکی کوردستان سەرۆکی پەرلەمان کەسێکی زۆر بەڕێزە پەرلەمانتارێکی سەرکەوتوو بووە کاتێک نمونە دێنەوە چکو دکتۆرێک کە دەچێتە پەرلەمان نوێنەرایەتی هەموو دکتۆرەکانیش دەکات دەبێت نمونەیەکی باش پێشکەش بکە ئەندازیارێک مامۆستایەک بە هەمان شێوە بەڕێز سەرۆکی پەرلەمان
پەرلەمانتارێکی سەرکەوتوو بوو لە خولەکەی پێشتر سەرۆکی پەرلەمان بوو دکتۆرای هەبوو یاسایی بوو بەڵام کاتێک خەڵک دەیبینێ لەو بەڵێنانەی کە داوێتی ساڵ و نیوە کە پەرلەمانی کوردستان نەماوە بەڵام لە خانووی پەرلەمان و سیارەی پەرلەمان بەکاردەهێنێ پەرلەمانتارەکان کە بەڵێنیان دابوو دیسانەوە ئەمن کاری نایاساییە دەکەن لێرە خەڵک تووشی ناومێدی دەکات ئەمانە هەمووی گرفتن بۆیە ئێمە لە بەدواداچوونەکانماندا کاتێک بینیمانە ئەوەی دەچێتە پەرلەمان بەشێکی زۆریان تەنانەت نەک بە دوای دەنگدەرەکەیدا ناچێ وەکو دکتۆر فاروق دەڵێت بڵێ کێشەکە چیە بەشێکیان ژمارەی مۆبایلەکانیشیان گۆڕیوە کەوا دەیگۆڕن وعدی انتخابیە ئەوە وعدی انتخابیە وعدی انتخابی پرسێکی زۆر گرنگە لە پەیوەندی خەتەرە وعددانی زۆر بەڵێ لە ڕاستیدا ئەوەی کە لە وعددانی انتخابیە دەبێت ڕەچاو بکرێت یەکەمیان سەرچاوەکانی داهات و دەسەڵاتی تۆیە بۆ جێبەجێکردنی ئەم وعدانە دوو پێویستە کە لە بەرنامەی حیزبە تۆ وعدی انتخابی دەدەی کە دەچیتە ناو پەرلەمانەوە بە پێی لیژنەکان وعدەکان پۆلێن دەکەیت هەر لیژنەیەک تۆ لەوێ پێگەت هەیە ڕای دەستپێری بۆ ئەوی متابعی جێبەجێکردنی ئەم وعدانە بکە طبعاً شتێک هەیە لەم پرسەدا ئەویش ئەوەیە لە هیچ شوێی دنیادا ممکن نییە 100% وعدی انتخابی بێتە دی بەڵام تۆ سەیری کە ئەمە بەیەکەوە بووین لە لیژنەش نەخشە ڕێگایەکمان هەبوو لە ناو بەرنامەی هەڵبژاردننی لیستی کوردستانی چ وعدێک پەیوەندی بە لیژنەکەی ئێمەوە هەیە وەرە دەبێ ئیشی لەسەرکەی هەوڵی بۆ بدەی لێرە حزب بەرنامە هەیە و کاندید بە جیاش قسەی ترەکان ئاجا ئەوە تۆ دەبێ لێرەدا ئەندامی پەرلەمان و کاندید نابێ وعدی شەخصی بدە بەس هەیە لێرە وعدەکان لە بەرنامەی کاری حیزبەکەیەوە هەڵی دەهێنجێ ئەخر بەس لێرە جیاوازە حزب بە جیا مەسەڵەن جارە لەوە چە حزبیش سەرپشکی کردبن ئەمە خۆی لە ڕاستیە بەرنامەی ئێمە ئەمەیە بەڵام تۆ بۆ ئیقناعکردنی خەڵک قسەکەی دکتۆرە لەبەرەوەی حیزبی ژەزانەیە کە ئەم جڤاتە زاکیرەی کورتی هەیە دوێنێ لەبیر نییە من لە نووسینێک ماڵم تەنانەت دوێنێ لەبیر نییە بابە من تۆ چوین بۆ نوگرە سەلمان ئەنفالی لەبیر چۆتەوە نازانێ ئەنفال چییە نازانە هەڵەبجە چییە نازانە کۆڕە و چییە ئەو خەڵکە ڕۆژێ بۆ غازڕاکە ئەو خەڵکە ڕۆژێ بۆ موچەیە ئەو خەڵکە ڕۆژێڵەن بودجە هەیە ڕۆژەڵەن بودجە نییە ئەو خەڵکە ستەیبڵەتی نەبینیوە تاوەکو عەقڵی گەشە بکە یعنی بۆ مافێکیش نادەن بە خەڵک باشە پرسیارێک کە ساڵ خول لە دوای خول پەرلەمان ڕێژەی مشارەکەکردن تیا کەمە بێتەوە بۆ ئەمە وەکو جۆرێ هەڵوەستی خەڵک نایبینن بۆەوەی کە نیگەرانە لەم دۆخەوەی داواکات چاکی بکەن خەڵک چی بکانی لەوە زیاتر ڕاستیدا بایکۆت وەسیلەیەک نییە بایکۆت وەسیلەیەکە پرسەکە ئەوەی ئەبێ ئەڵتەرناتیڤش دروستکە ئەوە ئەڵتەرناتیڤە دروستی کردووە ئەوە ئەڵتەرناتیڤە کە ئەم کۆمەڵە حیزبان لە ناو حرەکەیەک هاتوونەتەوە لە شاق هاتوونەتەوە و دوایی بە شەرعیەتی شۆڕژێڕی و ئەو شتا هەمووانەی کە هەموو لەبەرتان کردووە بە تایبەتی ئەم جیلام و جوان لە ئێمە بۆ من سێ کتێب لەسەر نووسیوە بەڵام لە دواییە خەڵک کە تووڕابێ چێ دروستەکە ئەو ئەڵتەرناتیڤە دروستەکات کە ئێستا هەیە کە هاتووە کە یارۆ ئەڵێ چی پێڵەن تۆ چ کتێبێکی خوێنیتەوە ئەڵێ باوەڕم بە کتێب نییە نەبابە بەڕێ بە کتێب نییە تۆ لە سیاسە قساکەی سیاست حکومڕانی بەر ئەساسی ژماردم حەوت زانستە حەوت زانست یعنی تۆ ئەبێ ئاشناییت بە حەوت زانستە بێ ئەجا ئاچیتە ناو ئەم گەمەیەوە کەچی ئەو زانستانە لەکوێن لە هەوایان هەڵێمژین وەکو ئۆکسجین لە کتێبەکانایە ئەڵە باوەڕم بە کتێب نییە خەڵک دەنگی پێدا ئۆپۆزیسیۆنی شت پێڕەفزە طبعاً من لە وێرانە خاکی شوڕژێرانە فەسڵێکم لەسەر بۆ ئەم گەنجانایڵێم لەسەر ئۆپۆزیسیۆن کردووە بە لاقرتێوە باشە ئەژۆیکە گوتە چی ئۆپۆزیسیۆن یعنی ئیستیفزاز بەوەی کە ناوی ئۆپۆزیسیۆن بێ ئۆپۆزیسیۆنی چی ئۆپۆزیسیۆنیان ئەوەی کە بەرنامەی هەبێ ئەوەی کە ئەڵتەرناتیڤی هەبێ ئەجەندایەکی نوێی هەبێ بیرکردنەوەیەکی نوێ بێنێتە ئارەوە ئەوڵە باوەڕم بە کتێب نییە لەژێر چەتری هەندێک چالاکی سیاسی و هاونیشتیمانی بوونی ئێوە چوە پەرلەمان بە شخصی خۆشتەوە ئەوانەی کە لە ژێر ئینی ئێمە ڕۆشن زۆربیان پاک لە خۆر بوون باشە لە بەردەکی سرا زۆربیان پاک لە خۆر بوون کاگڕاس پرسێک هەیە پەیوەندی نێوان شەرعیەت و کەفاعەت ئەو قسەیە بە خێرایی دەکەم شتراوس
پێی وایە شەرعیەت لە لای میلەتە بەڵام کەفاعەت لە لای میلەت نییە چۆن بۆ هەڵبژاردن تۆ بگەڕێیتەوە لای خەڵک بەڵام بۆ لیژنەکانی پەرلەمان کە پەرلەمانی کوردستان 90 لیژنەی هەیە هەر یەکە و اختصاسێکی تایبەتی هەیە تۆ دەبێت کەفاعەت بنێری بۆ ئەوێ ئەزانی ساڵ هەبووە مەسەلەن بۆ نمونە پل نەبووە دەرچوویەکی کشتتوکاڵ نەبووە کە ئێمە میلەتێکی کشتتوکاڵین دەرچوویەکی کشتتوکاڵ نەبووە بۆ لیژنەیەک زۆر جار خولەکان نەقسی کادری پسپۆڕیان هەبووە پسپۆڕێکی ئابووری نەبووە دارایی نەبووە لە پەرلەمانە ئەمە نەبووە دکتۆر سەروەر لە سەردەمەکانی تر باشتر بوو بەڵام بۆ نمونە لە خولی پێنجە بۆ کە پرسیار نەخێر لە خولی پێنجە ئەم خولی ئێستا کە تێپەڕی یەکێک لە گرنگترین لیژنەکان کشتتوکاڵ بووە هیچ پسپۆریەکی کشتتوکاڵ نەبووە یەکێک لە گرنگترین لیژنەکان لیژنەی ئاوادانکردنەوە و لیژنەی شارەوانی کە دوو لیژنەیە پێویستی بە ئەندازیار هەبوو یەک ئەندازیار لە پەرلەمان نەبوو لیژنەیەکی تر کە زۆر گرنگە لیژنەی داراییە یەک کەس نەبوو پسپۆری لە داراییە هەبێ لە پەرلەمان بێ ئەمانە هەمووی لەسەر ئەو بنچینەیە بووە بەڵام گۆرانی بێژ بێژەر لەگەڵ ڕێزی زۆرم بۆ هەموو ئەو پیشانە بۆ شوێنی خۆی گرنگە بەڵام بۆ ئەوێ کە شوێنی داڕشتنی یاسا و پسپۆریە نەخێر ئەمانەی تێدانە بۆ پەرلەمانێک بەو شێوازە بێت چۆن دەبێت یەک خاڵی ئیزافەکەم کاک ڕەز مەرجیش نییە بڕوانامە هەموو شتێک بێ ئەم پەرلەمانەی ئێمە لە خولی پێنجە زۆرترین بڕوانامە یاسای تێدا بوو نزیکەی 27 دانەی تێدا بوو لیژنەی یاساییمان هەبووە کەواتە یاسای تون و تۆڵتان دەرکردووە ئەم خوڵی کە هەموار دەڵێ لیژنەی یاسایی هەبوو و چەندین ڕاوێژکاری یاسایی هەبوو کە زۆرترینیان یاسایی بوون لە ڕاوێژکارەکان و بزانم 56 ڕاوێژکاری هەبوو پەرلەمانی کوردستان و لەگەڵ ئەوەدا دەستەی ڕاوێژکاری سەرۆکایەتیش هەبوو بۆردێکیش دروست کرابوو بە گرێبەز لە مامۆستایانی زانکۆ کە موچیان پێدەدرا کە هەرچەند نایاساییش بوو لە دەرەوە هێنرا بوون کە 8 مامۆستا بوون دکتۆرایان هەبوو ئینجا زۆرترین خەلەلی یاسایی لە دەرکردنی یاساکاندا هەبوو تەسەور دەکەی یاسا کاکرانس بەس ئەو ملاحەزەیە کە دەڵێ بۆ زۆر گرنگەوە کردی ئەزانی ئەوە نووسی و مەلای خۆی دەزانی هەر کە دەستە پێکردوتە ئێمەیەکێک لە هەڵسەنگاندنەکانمانەوەیە پەرلەمان تا چەند یاساشکێنی کردو خۆی یاسا دانێ بۆ یاساشکێنی هەیە لێش بەڵێ بۆ نمونە 4 دەستە هەن پەیوەستن بە پەرلەمانی کوردستانەوە دەستەی نەزاها بەس لە پەرلەمانی یاساشکێنیم دەستەی نەزاها دەست دیوانی چاودێری دارایی کۆمیسیۆنی هەڵبژاردن دەستەی باڵی مافی مرۆڤ هەر چواریان سەر بە پەرلەمانن بە پێی یاسا پەرلەمان دەبوایە سەرۆکیان بۆ دانێت بەڵام تا ئێستا سەرۆکی نییە دیوانی چاودێری دارایی کە دەستگایەکی زۆر گرنگە پەرلەمان چکە یاساشکێنی کرد کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بینیمان بە چ دەردێک چوو پەچی کەوت چونکو پەرلەمان نوێی نەکردەوە بۆی دەستەی نەزاها 6 ساڵە بە نایاسایی سەرۆکەکەی سەرۆکایەتی دەکات لەبەرەوەی پەرلەمان داینەنا ئەمە و دەیان یاسای تر هەیە ئەوە تا ئەم راپۆرتەمان تەنها تایبەتە بە ڕەوشی جێبەجێکردنی یاسا لە هەرێمی کوردستان یاسای شکاندووە دامەزراوی دەرکردنی یاسا لە کوردستان نزیکەی 186 یاسا لە پەرلەمانی کوردستان کە لە پەرلەمانی کوردستان دەرچوون پێشێل کراون پەرلەمانی کوردستان کامە یاسای ناو پەرلەمان ناو خۆی یاساشکێنی کردووە بەڵێ یاسای کۆمیسیۆنی شکاندووە یاسای دیوانی چاودێری شکاندووە یاسای دەستەی نەزاهی شکاندووە یاسای دەستەی باڵای مافی مرۆڤی شکاندووە یاسای ژمارەیەکی پەرلەمانی کوردستانی شکاندووە و پەیڕەوی خۆی ئێمە ئەوانەش گەورەتر بە پێم قسانێتەوە دڵی خەڵکی شکاند راپۆرتی تایبەتمان هەبووە لەسەر پەیڕەوی ناوخۆ کە زۆرترین مادەی پەیوەست بووە بە دانیشتەکانی لیژنەکان و دانیشتنی پەرلەمان و بە دوواداچوو دەرفەتە بێت ئەم عزیزە فەرموو سەرتا زۆر سواز بۆ بەرنامەکەت کانگرانت و هەروەها بەخێر بێی زۆر سپاس و هەروەها بۆ میوانە بەڕێزانە ڕاستی شتی زۆر گرنگیان باس کرد بەڵام پێشنیارێکی بچووک بڵێم وڵا گەورە بووە پێویستە لە پەرلەمانی کوردستان یاسایەک هەبێ بۆ کەسانێکەوە خۆیان کاندید دەکەن کابن بە ئەندام چونکە کە ئەڵێن پەرلەمانی کوردستان پێویستە کەسێکی کالیزمایەکی باشی هەبێت یەکەم جار دەڵێنگەی لەمە دووە واللهی ئەبێتە یەکەم دەنگ بەڵێ یەکەم هەڵبژاردنە بەشدار دەبی بەڵێ پیرۆزت بە زۆر سپاس حەزەکەی دەنگ بی بە کاندیدێکی چۆن وڵایکە دەنگدان ناڵم مەبەستم حەزبی کوێ نا کاندیدێک لەکوێی ئەم قسانەی
کاک فاروق ڕەفیقا بێ حەزەکەی چ سیفاتێکی تیابێت چۆن نوێنەرایەتی تۆ بکات بەڵێ دایک و باوکە گلەیان لە کاندیدەکانی پێشوو چییە تۆ ئەوە دووبارە نەبێتەوە خەڵکێکی واڵ نەبژێری بەڵێ کەوتت کاندید نەوەکو کەسێکی لاوازە تەنها بۆ مەرامی سامان و یان شتێکی خۆی بێت کەوتت کاندید پەرلەمانی کوردستان ینی بۆ گەل ئەو شتاناکە کا پێویستە بۆ بژێوی ئێمە بێت نەوەکوک ئاها بڕوات یاخود دکتۆر سەرۆتی بەڵێن ئەدا بەڵێنەکە جێبەجێ ناکرێت چۆتێتی لە قەیتانی پۆستاڵێکەوە تاوەکو چەکە ئینفۆرەکەتان بۆ دابی ناکەم ئایا پەرلەمانی کوردستانەوە دابی نەکات نەخێر ئەو پێویستە بەڵێنێک بدات کە بۆ ئێمە ببێت بۆ ئێمە بگونجێت نەوەکو شتێکی مەحاڵ وەگو بڵێیت لە سەر هەورەکانەوە بیدینیت بژی بە قوربان زۆر سوپاس ئەڵڵا سەرکەوتوبی و کاندیدێکی ڕێکوپێک بە دڵی خۆت هەڵبژێری سەرەتا زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە و بە خێراتی میوانە بەڕێزەکانیش دەکەم من بەڕاستی دوو پرسیارم هەیە پرسیارێکیان لە بەڕێز دکتۆر عومەرە ئایا بربژێرەکان تا چ ڕادەیەک شارەزایی لە یاسای پەرلەمانیان هەیە و لە یاسای دەستوریش هەیە چونکە ئەو دوو بنچینەیە ئەساسەتی پەرلەمانن و ئایا پێویست ناکە حیزبە سیاسیەکان ئەو کەسانە دەستنیشان بکەن کە وا شارەزاییان لە یاسا و دەستور هەیە ئەو پرسیاری یەکەمیان پرسیاری دووەمیشیان لە دکتۆر سەروەرم هەیە ئایا بەرنامەیەک هەیە بۆ ئەم خولەی پەرلەمان خولێک بکرێتەوە بۆ ئەو بربژێرانە کە دەستنە پەرلەمان بۆ ئەوی ڕاهێنانیان پێ بکرێتن زۆر سپاس زۆر سپاس بۆ خێرات میوانە بەڕێزەوان دەکەمەوە و کاک فاروق و دکتۆر سەرنگ و دکتۆر مامۆستاش پرسیارێکمەوەیە بۆ ئێستا پەرلەمانی باوەشە ماوە لای خەڵک هیچ سیاسەتێک تا پەرلەمان نەماوە لای خەڵک باوی نەماوە باخ هیچ بای حەق و باوەکی نەماوە عن لاو خەڵک وڵا دوو مانگی تر بزانە خەڵک چۆن شەڕەپەڕ ئینشاءالله بزانین کو دەبێتم بەڵام یعنی تا ئێستا هێشتاش لە سەدا چەندی خەڵک بەشداری دەنگدان دەکا 159 بجارەکەی تر لە 159 هەرچەنە کەم بۆتەوە قسەکەی تۆ ڕاست ئەبێ بە هەند بەڕاستی یعنی ئێستا کە ئەتوو ئەوەی کە لە پەرلەمان دەیبینی هیچ شتێک نییە لە بۆ خەڵک بکرێتن یعنی هەندێک مەوزوع هەیە چاکساچێک کرایە لایەن پرۆژە یاسایەک لایەن پەرلەمانتاریش کرایە تا ئێستا هیچ شتێک نەچووتە بۆ جێبەجێکردنەوە سپاس دەکەم چ وعدێکە بیرەکە زۆر سەرنجی ڕاکێشایت و جێبەجێ نەکرا واز لەوە بێنە ئەو نوکتەی دکتۆر فاروق ڕەفیق نەیتوانی بێڵێ من یەک لە نوکتانە دەڵێم ساڵی 2019 بوو دانیشتنێکی پەرلەمان کرا تەنها بۆ گۆڕینی وشەی بەروار بۆ ڕێکەوت دواتر سەرۆکی پەرلەمان هەر لە ڕێگەی شاشەی ڕووداوە گوتی ئەم یاسە ئەم وشەیە بەس بۆ ناوخۆی پەرلەمانە لە شوێنەکانی تر گشتاندنی بۆ ناکرێ من ئەم چەند قسەیە لەناو پەرلەمان بەروار بێ لە دەرەوە ڕێکەوت لەناو پەرلەمان ڕێکەوتە لە دەرەوە بەروار بێ لەناو پەرلەمان ڕێکەوت بێ لە دەرەوە بەروار بێ چێشەی نییە بەڵام من شرۆڤەیەکی ئەوەندە قسەیە یەکەم کە پەرلەمان زۆر بێ ئیشە باشە 5 خولی ڕابردوو با بڵێن 10 ساڵی ڕابردوو پەرلەمانگەت داوە بۆ گەشتێتتان باوەڕە دەنگدان لە بڵێن یەک جار دەنگم بۆ ئەنجومەنی پارێزگاداوە ئەوکانی ترم هەمووی باتڵ کردوێتەوە 10 ساڵی ڕابردوو پەرلەمان نەیتوانی وا لە حکومەت بکات 1 ساڵ بە 12 موچەی وەکو خۆی ینی بێ لێبڕین و بێ پاشەکەوتکردن دا خەڵکی کوردستان قسەیەکی تریشم ئەوێ لەسەر کاندیدەکان لەگەڵ ڕێزم لە هەموو دنیاوی بیستمانە کاندید ئەبێ دکتۆرای هەبیانیش پسپۆڕ بێت لە بوارێکی دیاریکراوە بەڵام لێرە CV و پرۆفایلەکانی هەندێک کەس ئەڵێ کوڕە هەژار بەجددی من خۆم کوڕە هەژارم ئەوە وەکو توانجێک بۆ خەڵکی هەژار ناڵە مەڵام کەسی شیاو بۆ شوێنی شیاو پەرلەمانی کوردستان نەیتوانیوە جێی خۆی بکاتەوە لە ناو حکومڕانی کوردی کە ئەبووە ئێستا کوردستان زۆر لە پێش بووە لە زۆر بوارەوە ئێستا هاداتە پێوین کە
بەرەو پاژە چینەوە ئێمە چاومان هەر لە دەستی بەغدایە کاڵێ موچەی هێزە ئەمنیەکان و موچەی پێشمەرگە و نازانچی خاڵێکی تریش ئەگەر هێزە ئەمنیەکان بەتابەت پێشمەرگە چونکە من بەس پێشمەرگە وەکو هێزەکی نیشتیمانی ئەزانم موچە لە بەغدا وەربگرێ ئایا بە بڕوای ئێوە ڕاستە خۆ ناسێتە ژەڕ ڕکێفی بەغدا کە چۆن جوڵە بە هێزەکان بکرێ دەست خۆش ئەگەر زۆر پرسیاری کۆتایی و پرسیارێکی جوانە بەڵام پەیوەندی بە تەوەرەکەەوە نیە بنەرانی بەڕێز کاتێکی خۆش لێرە کۆتایی پێدێنم لە ژانڕەکانی تر بەردەوامە بن. پرسیارە ڕاستەکراوە یەکەم شت حەز دەکەم ئەوە بڵێم کاتێک ئێمە ئەو رەخنانە لە پەرلەمان دەگرین مانای ئەوە نییە پەرلەمان وەکو پەرلەمان دەستگایەکی بێبایەخە دەبێت ئەوە بزانین لە هەر وڵاتێکە ئەگەر بمانەوێت دەوڵەتی یاسا هەبێ یاسا سەروەر بێت ئەگەر لە هەر وڵاتێکە بمانەوێت حکومڕانیەکی باشە بێت تا ئێستاشی لەگەڵدا بێ پەرلەمان بەدیلی نییە بەدیلی پەرلەمان تەنها پەرلەمانە ئێمە کاتێک ئەو رەخنانە دەگرین دەمانەوێت پەرلەمانێکی باشمان هەبێ بۆیە خۆت پێ دوایە خەڵکە هانداوە بەشداری پەرلەمان بکە لەگەڵ ئەوەدا خەڵک بەشداری دەنگدان بکە بچێ باشترین نوێنەر هەڵبژێرێ باشترین نوێنەر کە کۆمەڵێک پێوەەر هەیە بۆ ئەو بابەتە ئەمە خاڵێکە دووەمیان پەرلەمانی کوردستانیش کۆمەڵک کاری باشی کردووە بەڵام ئێمە ڕخنەمان لەسەری هەیە کە دەمانەوێت باشتر بێت دەڵێن بە ئەرچی خۆی هەڵنەساوە قۆناغێک لەگە قۆناغێکی درجیاوازە کۆمەڵک یاسای زۆر گرنگەیە لە پەرلەمانی کوردستان دەرچوون کاکە ئەگەر ئێمە یاسای مافی بەدەستێنانی زانیاری لە پەرلەمان دەرچووە جێبەجێ بکرێتن میدیاکاران کەی کێشەیان دەبێت ئەگەر بێت و یاسای نەزاهەت جێبەجێ بکرێت ئێمە کێشەمان دەبێت بەدڵی خۆت دەست دەکەوێت یاسا جێبەجێ ناکرێ یاساکان کۆمەڵێک یاسا کە جێبەجێ لەگەڵ یاساکان نییە کەەوە دەرتان کردووە کاری پەرلەمانە چاودێری بکە بە دوواداچوون بکە بۆچی جێبەجێ ناکرێت ئێمە لەو ڕاپۆرتەداڵی زیاتر لە 100 قانون پەرلەمان خۆی پێشێلی کردووە ئیتر چۆن چاودێری جێبەجێکردن بکە قسەمان لەسەر ئەوەی دەڵێ دەبێت لە سەردەمی تۆیا چەند یاسا پێشەل کرا چۆن ببوورە سەردەمی خۆتا چەند یاسا پێشەل کرا پێشێلکاری یاسا هەبووە لە خولی سێشدا هەبووە لە چواریش هەبووە لە خولی دووش هەبووە کاک ڕەجیاسا هەیە یەک تێبینی زۆر بچوشین پەرلەمانی کوردستان لە ماوەی تەمەنی خۆیدا 409 یاسای دەرکردووە باشە لەو 400 ئۆندە یاسایە 20 یاسای هەر نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لە چەند خولە باشە بەگشتی ئەم باسی پەرلەمان ناکەم پەرلەمان پێشێلی کردو باسی ئەو یاسایانە دەکەم کەوا پەرلەمانی کوردستان دەری کردووە حکوومەت دەبێت جێبەجێ بکە بەڵام پەرلەمان دەبێت چاودێر بێ بەسەری لە 92ەوە تاکو ئێستای لەگەڵدا بێت لەو یاسایانەی دەرچوو چەند یاسای دەرکردووە 25 یاسا جێبەجێ کراون وەکو خۆیان 17 یاسا هەر جێبەجێ نەکراون 25 یاسا جێبەجێ کراوە ئەوانەی تریش پێشێل کراون مادەیەکی پێشێل کراوە یان دوو مادەی پێشێل کراوە یا سێ مادەی 25 یاسا جێبەجێ کرابێ من قسەم هەیە لەسەر ئەوە فەرموو هەندێ دەربڕین و چەمک هەیە لە دنیای تەشریعە دەبێ دقیق بین پێشێلکردن لەگەڵ جێبەجێ نەبوون لەگەڵ پابەن نەبوون ئەمانە لە دنیای تەشریعە هەریەکە و مانایەک بەرجەستە جێبەجێ نەکراون ئاجا من پێم وان نییە ئەمە هەمووی پێشێلکاری بێ ئەڵێ لە 406 ڕەنگە جێبەجێ کرا ڕەنگە بەشێکی جێبەجێ نەکرابێ و دەبێ بە دوا هۆکارەکانی بگەڕێ بۆ جێبەجێ نەکراوە بەشێکی پابەنمون نەبووە چێ پابەن نەبووە سێ مەسەلەن پێشێلکاری هەبووە لەکوێ پێشێلکاری هەبووە چێ پێشێلی کردووە ئەمانە دەبێ ورتر شانوکەویکەین و لە بێژینی بدەین من مەبەستمەوە نییە دکتۆر سەرۆر وتە لە 409 یاسا 25 یاسا جێبەجێ کراوە من پێم وایە زیاترە ئەم داتایە بۆ من جێگای سەرنجە ئەو داتایە ڕاستە ئێمە پرسیار دروستکەرە منیش لام پرسیار سارم کرد وایە دکتۆریان 406 یاسا لە پەرلەمانی کوردستان دەرچووە لێرە پۆڵێن کراون هەندێک لەو یاسایانە هەڵوەشاونەتەوە
هەر هەڵوەشاوەتەوە بە یاسا هەندێک یاسای کاتی بوون هەندێکیان هەمواری 1 و 2 3 کاتێک پۆلی کراوە ئێمە بە دوواداچوونی مەیدانیمان کردووە ئەمە خشتەکەیە ئەو یاسایانەی هەڵوەشاونەتەوە یان کاتی بوون لە ئێستادا کاریان پێ ناکرێت 136 یاسایە ئەو یاسایانەی تا ئێستا لە بواری پراکتیکدا جێبەجێ نەکراون هەر نەچوتە بواری جێبەجێکردنەوە 1 و 6 نەچووە 20 یاسایە ئەو یاسایانە ساری مەفعولیشە هەڵیش نەوەشاوەتەوە هەر ضرورەتی ژیانیشە پەیوەندی بە ژیانی خەڵکیشەوە بەڵێ 1 و 6 نەچووە ئێستا لیستەکەت پێ دەڵ بە ئەمەیە تاوەکەم ئەو یاسایانەی پێشێل کراون و وەک پێویست جێبەجێ نەکراون 277 یاسایە ئێمە بەپێی ئەم راپۆرتە کە بە دوواداچوونی مەیدانیمان کردووە دەڵێن لە پەرلەمانی کوردستاندا 406 یاسا دەرچووە ئەو یاسایانەی هەڵوەشاونەتەوە یان کاتی بوون و لە ئێستادا کاریان پێ ناکرێ 136 یاسایە کە 133.5 دەکات ئەو یاسایانەی تا ئێستا لە بواری پراکتیکدا جێبەجێ نەکراون 20 یاسایە کە 4.9 دەکات ئەو یاسایانەی پێشێل کراون وەک پێویست جێبەجێ نەکراون جا مادەیەکی دوو مادەیەتی سێ مادەیەتی تەواو نەچۆتە بواری جێبەجێکردنەوە یان با بڵێن پێشێل کراون بەردەوام 277 یاسان کە 155.9 ئەو یاسایانەی وەک خۆیان جێبەجێ کراون 23 یاسایە کە 105.6 لە 92 تا ئێستا 22 یاسا وەک خۆی جێبەجێ کراوە بەڵێ 25 یاسا هیچ جێبەجێ نەکراوە جێبەجێ نەکراون کەواتە ئەوەی کە جێبەجێ نەکراوە زۆرترە لەوەی کە جێبەجێ کراوە ئەمە جگە لە پێشێلکاری و جگە لەوە کاک دکتۆر ئەوە چیت پێڵێت وەکو باسم کرد من ڕێز لە هەوڵەکانی ئەوان دەنێم بەس ئەم داتایانە بۆ من جێگای پرسیارن پێویستە بە شێوازێکی تر قسەی لەسەر بکرێت دێمە سەر وەڵامی لەسەر بکرێ یا کۆ بکرێتەوە داتاکان قسەی لەسەر بکرێت چونکە ئیشکالە لەگەڵ داتاکان نییە لەگەڵ ئەنەلایزی داتاکان مشکلەتە دەبێ مەسەلەن تۆ دەڵێت ئەمەندە یاسا جێبەجێ نەکراوە پێویستی بەوەی ڕوونی بکەیتەوە وەکو چی مادە بە مادە دەستنیشانمان کردووە لە راپۆرتەکەنە وەکو چی تایتڵەکانیم پێ بڵێ یاسای چی و چی هیچی جێبەجێ نەکراوە و لە پەرلەمانیش هەموو ڕێکارەکانی بڕیوە تا بووە بە یاسا بۆ نمونە یاسای جگەرە کێشان بۆ نمونە یاسای مافی دانەر و مافە هاوسەکانی کە مەسەلەی کۆپیڕاوتە ڕایتەکە ئەوە قانونەکە دەریشتووە بەڵێ دەریشتووە جێبەجێ ناکرێت بۆ نمونە یاسای مافی بەدەستێنانی زانیاری کتێبت هەیە ئێستا کۆپیەکرێتەوە فرۆشتەکان بە لێرشا کۆپیەکرێت یاسامان دەرکردووە بەڵێ لە خولیسەیە دەرچووە یاسا نەزانی دەرتان کردووە بەڵێ هەیە ئەمە بەشێکی چییە بەشێکی پەیوەندی بە هۆشیاری قانونی لای هاوڵاتیەوەیە کاک دکتۆر دەڵێ من نەمزانیوە یاسایەکی لەم شێوە هەیە کەواتە بەشێکی بەوەیە لەگەڵ تۆ ئەمێداخن ئەگەر لەسەر کۆپیڕای دوو دوکانی سیدی لەسەر هونەرمەت بەحجەدەحیادا بخرێ کە بەلای ڕۆشتی و کاتە خەڵکە زانێ باشە من یاسا لە جێبەجێکردنە ئەبێ بەوە من پرسیارێکم هەیە کەس هەیە مەسەلەن لە دانانە لە ئیبداع مافی پێشێلکرابێ و چوو بێت لەژێر ڕۆشنایی ئەم قانونیە سکاڵای تەقدیم کردبێت و ئیشی لەسەر دۆسیەکە نەکرابێت دەبێت متابعە بکەین من ملاحەزەی لەسەر پەرلەمان دکتۆر لەوەشی لەو کاتە لێ بوو بێ نازەم لێ بیانە بەس کەسێک هەبوو باشە دەڵن کە العادە ناو ناهێنین ومانە هەموو هەفتەیەک مەشروعێکی قانونی هێنایی و با ئەمە دەرکەین ئێوتیان عەبقەریە چیە لە لاواتۆم هەموو مەشاریعانێنێ دوای تەماشاکەن لە سایتی پەرلەمانی ئوردن و دزیوێتی باشێ ئەوە کۆپی مەشاریعی وڵاتانی دراوسێ دزن نەزانی خۆیان دام پەرلەمان بوو بەس بە هەڵە لەوێ بوو بە هەڵا جا ئەو پرسیارەی ئەو بەڕێزە کرا لە ڕاستیدا بۆ ئەندامی پەرلەمان یان بۆ کاندید زۆر گرنگە هۆشیاری قانونی هەبێت وعی قانونی هەبێت چونکە پەرلەمان ئیشی چییە؟ ئیشی یاسادانانە بۆیە لە ڕاستیدا لە کاتی کاندید بوونا حزبە سیاسیەکەی دەبێت خولی ڕاهێنانی بۆ بکاتەوە تەشریع چییە؟ یاسای هەڵبژاردن چییە؟ دەستور چییە؟ ئەو یاسایانەی پەیوەندیدارن بە ڕێخستنی کاری پەرلەمانی چییە؟ حقوق چییە؟ ئەرکەکانی چییە؟ ڕۆژ خولی حیزب ئەم نوێنەرە دروستە بێت تا ئەو هەتاوەکو خۆی کاندید کردووە فێر نەبوو بێ فێرە بێت زابن دەمێت تەواویکەم کاکە فێرە بێت ئەی خۆ دەبێت لە لەحزەیە کاتۆ فێر ببێت ناتوانی خۆ هەندێک شتەیە پەیوەندی بە ئەزمون و ئیدراکەیە پەیوەندی بە
ژیریەوە هەیە من لەگەڵ ئەوەم من دەمەوێت چ بڵێم لەگەڵ ئەوەم ئەو کەسانەی کە کاندید دەکرێن پێویستە ئەزممویان هەبێ پێویستە لێوە شاوە بن وەکو کاگتۆر وتی لە ڕاستیدا پەرلەمان شوێنی قسەکردنە دەبێت توانای قسەکردنی هەبێ پێشنیاری هەبێ گفتوگۆی لۆجیکی هەبێ بتوانێت تەڕحکە بتوانێت وەڵام بداتەوە لە ناو پەرلەمانە لە میدیایە لە سۆسیال میدیایە لە پەیوەندی لەگەڵ هاوڵاتیان و دەنگدەرەکەی خۆیە لە ڕاستیە ئەمە زۆر زۆر گرنگە باوە ئەم زانیارەشت بۆ ڕاستکەمەوە بۆ تۆ ئەمە ساڵی 2011 نەبوو 2019 بوو 19 بە تەحدید 2019 بوو ئەو کات خولی پێنجەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیان هەموار کردەوە یەکێک لە فەقەرەکانە ئەوەیە کە تۆ باسی دەکەی بەڵام تۆ سەیریکە ئاها کاریگەری خراپی سۆشیال میدیا لەسەر نیشاندانی وێنەی پەرلەمان لە چیدایە ئەوەی کە پەرلەمان کردوێتی بۆ هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆ کارێکی زۆر باشیان کردیە بەڵام تۆ سەیرکە لە ناو هەموو ئەم پرۆژەیە کە پەسەندیان کردووە چی وەرگیراوە بەروار بۆ تەڕێکەوت و چۆن ناو سۆشیال میدیا و وێنەی پەرلەمان بەم شێوەیە نیشاندرا ئەجینا ئەگە کۆی پرۆژەکە دەبینیت و دەیخوێنیتەوە بۆ نمونە لەسەر چۆنێتی پێشکەشکردنی پێشنیازە یاسا لەگەڵ پرۆژە یاسا لەوێدا قسەی لەسەر کراوە لێکیان زیا کردوتەوە معلوماتی تایە ئەفکاری تازەی تایە بەڵام مامەڵەیەکی بۆڵ و بژێریانە تەنها ئەمە چۆتە ناو سۆشیال میدیا باقیەکەی تری قسەی لەسەر نەکراوە بۆڵ و بژێریانە تۆ من هێشوو یەکترێم لەلایە کامای حەزم لێ ئەو دەخۆم ئەویتر فڕێدە سپاس من ئەو شت لێ بەم فێر بۆم جوان بوو بەڵێ ئەو بەڕێزە شتێکی وت کە دەردێکی کۆمەڵایەتیە لە ڕاستیە نەخۆشی کۆمەڵەتیش باسی کرد کە هەر هەمووی باسیەوەکە کوڕی هەژارە و زۆر گرنگە بڵێ ئەوە لە ناو ئەدەبیشە هەیە مەسەلەن بۆی بەڕێز بیت بۆی کە خەڵک تەحملی بکوانە تۆگەل لە دەوڵەمەتی خێزانیش بڵێ لە خێزانێکی هێژارەوە سەری چاوی لە دنیا دەرهێناوە و هەر لە مناڵیەوە ئەسپی خۆی تاواوە لە شعرا یا لە مزگەریە یاخ لە ئاسنگەریە زەنی هەچی بوو بێ وەزانێ بە ئەسپی چی تاواوە ئەمە عیبارەتێکە بۆ پەرلەمانتارەوە تێ بۆ شاعیرەوە تێ بۆ نووسەرەوە تێ ئەمە لە مارکسیەکانەوە بۆیەوە هات لە چەپەکانەوە هات ئەویش دڵاریکردن لەگەڵ هەژاریە دڵاریکردن لەگەڵ هەژاری ئەو شوەیە کە هەژار گرنگە ئێمەمانەیە لە هەژاری ڕزگارمان بێ ئەوان یانێ نییە دڵاری بکەن لەگەڵ هەژاریە وا هەزانێک کە هەژار بووی عاقڵتری حاکیمتری لە کاتێکەوان نییە باشە ئەمە پەیوەندی بەو نەزعەیەوە هەیە کە پەیوەندێکی ئەوەشەوە کە سەرمایهداری دروست نابێ ئەوەیە کە ئیشکردن دروست نابێ ئێمە گەنج من لە گەنجێتی بە مارکسی بووم باشە ئەچوین سەمونێکمانەکردی لەگەڵ کرێکارەکانە دانیشین بۆی هەسمانەکە لەگەڵەوەە ئەو سەمونە بخۆین ڕێزمان زۆترێ سەمونەکەتانە خۆر دەستشانە پاچەکەمانەیە فەرموو مایکەکە بەکێ بوو کێ قساکات فەرموو تەوان بەخێراتنی هەمووتان دەکەم کاک فەڕۆق بەخێر بێ یاخوا بەپێی ئەو داتانەی کە دکتۆر باسی کرد 12 ساڵ فەراغی یاسایی هەبووە لە حکوومەتی هەرێمی کوردستان ینی بەعام لە هەرێمی کوردستان و تەنها 5 خۆل بەڵێ بەڵێ تەنها لە خولی پێنجەم ئەو داتانەی کە باست کرد ڕێژەیەکی زۆر یاسایان جێبەجێ نەکراوە یان وەک خۆی جێبەجێ نەکراوە هۆکاری ئەوە چییە یان با بڵێن پرسیارەکە ئاوا بکەم هۆکاری چییە پەرلەمان کاریگەری نییە لەسەر سوڵتەی تەنفیزی لەسەر حکوومەت و پرسیارەشی دیکەی زۆر جەوهەری حەزەکەم کاک فاڕۆق جوابی ئەو پرسیارە بداتەوە ئایا تا ئێستا لە ناو پەرلەمان نووسینگەیەک دانراوە یان شتێک دانراوە کە وا بکەن نوێنەری پەرلەمان لە دام و دەستگا حکومیەکان هەبێ و چاودێری جێبەجێکردنی یاسایەکان بکەن خاڵێکی زۆر گرنگانم پێم باشە نووسینگەیەک هەبێ بە ناوی نووسینگەی نوێنەرانی پەرلەمان لە دام و دەستگای حکوومەت شتێکی وا هەیە کە بۆی یاساکان چاودێری بکرێت تەنفیز دەکرێت یان نا سپاس بۆ پرسیارە بەجێیەکەت بەڵێ دکتۆر فاڕۆق جوابەمەوە
وڵی ئەم بەڕێزانە ئەم دوو هاوڕێ بەڕێزە توانە جوابیەوە بنەوە بەس من لەسەر ئەهەمیەتی پرسیارەکەی بەڕێزت لەوەی کە نووسنگەیەکی وابێ یەکێ لە فەنکشنەکان یەکێ لە وەزیفەکانی پەرلەمان بریتە لە چاودێریکردنی حکوومەت ئەگەر ئەو نووسنگەی بەڕێزت پێشنیازەکەی کە نەبێ کە من نازام هەیە نام بەڕێزانە توان پێمەوە هەیە کە ئەگە نەبێ ئەوە معنای یەکێ لە وەزیفەکانی خۆی نبینێ ژەیە کە پەرلەمان چاودێری ئەدائی حکوومەت ناکات. هەر بەعام بەپێی یاساکە خۆی پەرلەمان وەزیفەی چاودێریکردنە پرسیارە جەوهەریەکەی ئەوەیە باشە بەپێی یاسا بەپێی شەرعیەتی موئەسەسەکە بەپێی دووەمکاری لە دوای دەرکردنی یاسا چاودێریکردنە بۆ ناتوانێت بیکا چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن استقلال نەبوونی موئەسەسەکە لەژێر هەیمەنەی حیزبە خۆمەیەکە لە ئیشەکان باشە خۆ بۆ نمونە لە سویدیش خۆ لە حزب مساعدە بکە لەوێ ناوەکەی واکەوتوتەوە لەوێ ئەزمونیەکەیە کە خەڵک کەسێک بەسەن تۆ حزب لەگەڵ بەرنامەی حیزبێکی دێرەکە و ڕێکەوتویت بەڵام بە کولی تۆ عەبدی بەرنامەی حیزبەکە نیت ئەتوانی ڕای خۆشی هەبێت ئەتوانی ڕەخنە بگری بۆ نمونە کۆنگرێسمانەکان لە ئەمریکا بۆ نمونە ئەگەر کاندیدی دیموکراتەکان بێت یا کۆماریەکان بێ حیزبەکەی خۆی ئەخاتە ژێر چاودێریەکی وردەوە جاجار ڕووەدا بەڵام جاجار ڕووەدا کۆماریە ئەچێتە پاڵ کۆماری دیموکراتە ئەچێتە پاڵ کۆماری خوازەکان کۆماریە چێتە پاڵ دیموکراتەکان ناو بەناو ڕووەدات یعنی وەگەوەی کە لێرە ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگ با بە پرۆژێکی پارتی بە شەرتی حیزبەکەشی لەگەڵی نەبێت پارتیەک دەنگ با بە یەکێتی ڕێک ڕووەدا چەند ساڵی ترەما بینیت وەڵام نازانم بەس بە بەردەوامی ئەمە ڕووەداوە یەکێکیشە لە شتە باشەکان لە ڕاستیا لێرە پێڵەن لێرەوە سەرڵەن خۆی فرۆش سەنگەری گۆڕیوەتەوە لێرە پێڵەن سەنگەر گۆڕینەوە نابورە کاک دکتۆر ئەمە هەبووە لێرەش هەبووە ئەوە کاک دکتۆر عومەر نورەدینی بەس بووە بە عورفێک ئەتوانێت چەند حاڵەت لە داتاکان تا ئاماژەی پێ کاگڕەت بەشێک جا بێمە سەر ئەوە عورفە نییە نەبووە بە عورفێکی پەرلەمانیەوە کاگڕەنج ئەو پرسیارەی بەڕێزیاکە کردی وتی بۆچی وای لێ هاتووە پەرلەمان بۆ ناتوانێت بە استراتیجی حزبەکان پەرلەمان لاواز کراوە لە ڕاستیدا یەک خەڵکی لاوازیان ناردۆتە پەرلەمان دوو نەیانویستووە دامەزراوەیەکە بێ بە تایبەت وەکوەوەی کە دکتۆر عومەر باسی کرد زیاتر گرنگیدان بووە بە حکوومەت کە دەسەڵاتی جێبەجێکردنە بۆ ئەوەی گوێڕایەڵی پەرلەمان نەبێت نمونەمان لەسەر ئەوە پەرلەمانی کوردستان بۆ خۆی پەرلەمان لە دنیادا دامەزراوەیەکی سربەخۆیە لە هەموو ڕوویەکەوە بەڵام پەرلەمانی ئێمە لە کوردستاندا چاوی لەدەست بەڕێوەبەرێکی گشتی وەزارەتی داراییە هەتاموچەی ئەندامەکانی بۆ بنێرێت یاخود نەسریەیەکی بۆ بنێرێت هیچ بودجەیەکی نییە لە کاتێکە وا دەبێ پەرلەمان چۆن دەتوانێت هەیمەنەی خۆی هەژمونی خۆی بەسەر حکوومەتدا بکە ئەمە یەک دوو کاتێک دەڵێن بە مەبەست هەندێک هەوڵی تریش دراوە بۆ ئەوەی پەرلەمان ئەو بایەخەی نەمێنەیان وە سیر نەکرێت ئەم راپۆرتەی لە بەردەستمانەکە دەیبین راپۆرتێکمان نووسیوە بە ناوی خانەنشینی نایاسایی باشە پەرلەمانی کوردستان لە 6/11 ساڵی 2022دا کۆتایی پێهات بە پێی بڕیاری دادگای فیدرالی بینیمان هەموو شتێک کۆتایی پێهاتووە لە دوای ئەو ماوەیە سەرباری ئەوەی قسەمان لەسەر ئەوە کردووە 8 مانگ موچەی پەرلەمانتار وەرگیراوە بە نایاسایی ئیمتیازیان وەرگرتووە چی ئێمە راپۆرتمان داوە لەسەر ئەمە نووسراومان نووسیوە بۆ داواکاری گشتی بەداخەوە لەم وڵاتەدا سربەخۆنیە بێدەنجی هەڵبژات نووسراومان بردووە بۆ دەستەی نەزاها ئەمە گەندەڵیە دەگوزارێت بە ملیارات دینار ڕۆیشتووە دەستەی نەزاها هیچ دەسەڵاتێکی نییە بەداخەوە لەسەر ئەو بابەتە بەجواب نهات یادداشت و راپۆرتمان داوە بە دیوانی چاودێری دارایی بەداخەوە دیوانی چاودێری دارایی لەم هەرێمەی ئێمەدا نییە لەبەر ئەوەی بە هیچ شێوەیەک بەدوای منێت فێر بم ئەم فکرەی خانەنشینی ئەندام پەرلەمانی لەکوێ هاتووە من لێرە نەبووم لە کەنەدەم هاتوومەتەوە بۆ من ئەمە یەکێکە لە کارەساتەکان کە لەم وڵاتە ڕوویاوە چکەکەم لە کەنەدا و لە ئەمریکا تۆ مەرحەلەیەکی ناو پەرلەمانتەوەکە ئەچیتەوە سەر ئیشەکەی خۆت ئەڕۆیتەوە بۆیە تا تەمەنە نەبێ بە 65 ساڵ تۆ تەقاعود نابی خۆم یاسانە بە ڕێزت لە باشتر بۆی ئەمە لەکوێوە هات ئەمەی کە تۆ دەورەیەکیش بێ دوای تەقاعود دەبێت چیتەوە بۆ ماڵەوە ئەوەش لێرەش پەرلەمانتار هەیە کە دوای ئەوە ڕەفزی کردێتەوە چۆتەوە سەری شەکەی خۆی بەس بەعام قسەکەی جەناب حەزەکەم بەڕاستی لێت فێر بم ئەمە لەکوێوە لە پەرلەمانی کوردستاندا بە حکومی ئەوەی
من وای دەبینم نازام کاک دکتۆر لەگەڵ مەیانە خولی یەکەمی پەرلەمانمان دەبوایە 4 ساڵ بێ 12 ساڵی خایاند ئەمە یەک 12 ساڵ ئەو بەڕێزانە بەشێکی زۆریان لە پەرلەمان هەندێکیان مردن هەندێکی کە چوونە جێگەیان بەو شێوازە بوو یەک دوو ئەو بەڕێزانەی لە خولی یەکەمی پەرلەماندا کە ئەندامی پەرلەمان بوون بەشی هەرە زۆریان ئەندامی سەرکردایەتی و پێشمەرگەی کۆن و مەکتەب سیاسی و ئەوانە بوون وەدابێک داهات ئەو کاتە بڕیاردرا کە پەرلەمانی لە خولی یەکەمەوە بڕیاردرا خانە نشین بن بە هەر حاڵ خانە نشین بن دواتر ئەمە بە شێوازێک بوو یاساکە من لە بیرما لە خولی سەی پەرلەمانی کوردستاندا ئێمە چەند پەرلەمانتارێک پرۆژەکەمان لەبەردەستە یادداشتێک پرۆژە یاسایەکمان پێشکەش کرد داوامان کرد لە سەرەتادا خانەنشینی پەرلەمانتار نەمێنێت طبعاً زۆر دژبوون وتمان باشە لە داواکاریەکانی حەفەی شوبات نەبوو بەڕێزی هاتی بۆیە بەڵێ من هاتم بۆ بەڵێ پاشی ئەوەمان سەحب کردەوە پرۆژەیەکی ترمان پێشکەش کرد داوامان کرد ببێت بە ئارەزوومەندانە هیچ نابە قۆناغێک ببڕین چی دەیەوێت خانەنشین بێت چی ناوێت خاننشین بێت چونکو بە پێی یاساکە کاک دکتۆر دەزانێت هەموو پەرلەمانتارێک بە پێی یاسای خدمەی مەدەنی ئللا دەبێت خانەنشین بێت بە پێی یاساکە وایە بە هەر حاڵ پرۆژەکە نەڕۆیشت لە پەرلەمە خوێندنەوە یەکەمی بۆکرا و راپۆرتە لەسەر نووسرا دواتر ئێمە کە ویستمان بگەڕێنەوە وتیان نەخێر نابێ ئیزباریە مەبەستم ئەلەوە دێت دوا قسەم 5 پەرلەمانتار لە وادەی تەواوبوونی تەمەنی یاسایی پەرلەماندا 2 مانگونی و پەرلەمانتار بوون کە پەرلەمان خۆی نەماوە 2 مانگونی و پەرلەمانتار بوون کە خانەنشینیش نایانگرێتەوە یاساش نایانگرێتەوە ئەنجومەنی وەزیران حکوومەت وەزارەتی دارایی ئەوە تا هەر پێنجیانی نووسراوی بۆ کردوون بۆ ئەوەی خانەنشین بن 2 مانگونی و لە ماوەی نایاساییدا ئەمە خۆی لە خۆیدا بێبایەخکردنی پەرلەمانە لە بەرچاوی خەڵکتا دروستبوونی نائەدالەتیە شکاندنی یاسایە لەلایەن خودی حکوومەتەوە کە پێویستە دامەزراوەکانی تریشمان لەسەر ئەو بابەتە فەرموو برای شیرین دوا پرسیاری جەنابەت وەرەگرم پێشەشی دەستخۆشی بەرنامەکەت لێکم سوپاس لەو دەرفەتەی ماشەڵڵا هەمومان گلەی گەلێک زۆرە لە ئەوەی هیوادارم ئەو زارەی یعنی حزبە سیاسیەکان خەڵکی وا دڵسۆز و باش یعنی کاندید بکەن خەڵک هەموو حەزب بکا بچی دەنگ بدە یعنی پەرلەمان پێ بکە لە ناو هەموو حیزبێکە ئێستا من نمونەیەک زۆر جارێنمەوە دکتۆر کاوانی ڕەحمەتی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بوو مامۆستای یاسای دەستوری بوو عمیدی کۆلێژی یاسا بوو بوونی زۆر بۆ کورد و زۆر بۆ پەرلەمان و زۆر بۆ پارتی دیموکراتی کوردستان و زۆر بۆ یاساناسان و زۆر بۆ ڕێکوپێکردنی تەشریعە وڵاتە ضرور بوو بەڵام بڕوان پێکی کەمترین دەنگیێنە دەرنەچوو بەس دەنگی باشی هێنا بەس دەرنەچوو لە چاو ئەو معریفەیە کە ئەو هەیەتی پێویست بوو دەرچێ بەڵێ پێویست بوو دەرچێ وانە ئەبوو دەرچێ بەڵام خەڵکێکی تر هەبوو لەو نوع بوو کە کاک دکتۆر عومەر نورەدینی باسیە کاکە کواڵەتی نییە لەوە بوو کە کاک سەرۆر باسەکە مامەستا فاروق ڕەفیقیش زۆر جوان شەرحی کرد ئەو چەند هێندەی ئەو دەنگینێنە بەشێک لە کێشەکە ئەوەیە کاکرانجا غەڵەتی یعنی غەڵەتیەکەی خەڵک لەوەیە مەسەن لەسەر ئەساسی کوواڵێتی دەنگ نادا يعني مثلا لسر أساسي واجهة أو مثلا قوله أو يعني قولاني كبخلق أدن يعني والله قال برخزماتي بل يعني برخزماتي برنامج ده برسيار مكر يعني مثلا دارين كل مثلا فلان شهيد أو هيك شهادة شنية بس يكين عندهم برلمان كاكت زي خوتي مثلا ريزي بجيلي احترامي بجيلي تو بيرد دائما برنامج ده برسيار مكر برادر بي وتموتي كاك الرنج معاشي برلمان شيا من نزيكي $1,000,000 مصرف كردوها بس أو سمعي عشيرتك يا إما ببروتة برلمان عشيرتي تولى سرسرم من أزانم دردي مصطفى كمال الله عشيرتك كلواني كنيه اشتو كرد بتويتا ولا قناغك احترامي هم عشيرتك اقرموكم مزايكك اجتماعي ونازانم اوانا احترامي هم رمزك الديني وعشائري ونازانم شي وشي اقرين لشويني خويا بلام مرجنية ام عشيرة النزيهيتو كركي ام عشيرة بتوانا لبرلمان بقدر عشيرتك رولي باشي هبه بەڵێ وڵی ئەمە هیوادارین ئینشاءڵڵا وزاری حیزبەکان هەمویان ئینسانی دڵسۆز و باش و بە ئەزمون کاندید بکەن لە ئەوەی هەم بایەخی پەرلەمان یعنی بەرز بیتەوە ئەمە هەموو کوردین و هەمووش یعنی کوردستانی عەزمان لێ پەرلەمانی کوردستانی پەرلەمانی ئەم بەرنامە چی بە تۆ دووەکو گەنجە
فەرمایشتی ئەم سێ پیاوە بەڕێز؟ والله فەرمایشتەکە چێ هەمومان هەمویان گلیانەیە هەمویان دەنێ مەسەڵەن پەرلەمان ئەو هایە و ئەو هایە و یعنی بەس لە هەمان یعنی لە ئەسڵی شەهر دەبی بگەڕینەوە سەوەی مەسەن پەرلەمان بەرە و یعنی بایەخی زیاتر بی مەسەن ینی پەرلەمان یعنی وەکو پێشتری لێبێتەوە خەڵک 180 و 190 بەشداریەکرد نەک 150. ئێمە لە ڕاستیدا ئەزمونێکمان هەیە کە زیاتر لە 30 ساڵە ئەم مؤسسەیە ڕۆڵی گرنگی بینیوە لە ڕێخستنی دەسەڵاتەکان لە بە قانونیکردنی ئەرک و مەهامەکان ڕۆڵی بینیوە لە ڕێخستنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و دیاریکردنی ماف ڕۆڵی بینیوە بەڵام کێشەشمان هەیە طموحمان چییە؟ دەمانەوێت ئێمە پەرلەمانێکمان هەبێ کە کارا بێت کە وەکو ئەو ئەرکانەی بۆی دیاری کراوە لە قانونە لە دەستورە بە شێوەیەک بێت کە بتوانێت خزمەتی کۆمەلگای کوردستان بکە بتوانێت ئەو قوارە سیاسیە بهێڵێتەوە بەهێزی کات و جۆرێک لە گرنتی بێت قسەمان لەسەر ئەوەیە هەردوو دیوی دەبێ ببینین ئێوەش زۆر گرنگن وەکو گەنج کە بەشێک بن لە موعیە ڕۆڵتان هەبێ هەرێکە و لای خۆیەوە کاریگەری لەسەر حزبە سیاسیەکان ئەوەی ئەم بەڕێزە باسی کرد نوێنەرایەتی ڕاستیدا یەکێک پەرلەمانی کوردستان 19 لیژنەی هەیە یەکێک لە ئەرکەکانی لیژنەکان ئەوەیە کە مەسەلەن لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا دەبێت چاودێری وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردەکە بە بەردەوامی بەشدار دەبێت لە کۆبوونەوەکانیشیان هەموو متابعەیەکی هەموو ئیش و کارەکانیان دەکە هەر لیژنەوە بە پێی اختصاسی خۆی جگە لەوەش پەرلەمانی کوردستان مەسەلەن لە هەڵەبجە لە سلێمانی لە ڕاپەڕین لە سۆران لە زاخۆ لە دۆک نووسنگەی تایبەتی هەیە بۆچی بۆی ئەندام پەرلەمانەکان لەگەڵ خەڵک لە یەکتر ببینن لەگەڵ داوائیری حکوومەت یەکتر ببینن داواکاریەکانی ئەوان بگات بە ئەندام پەرلەمانەکانی منتیقەکەی خۆی بۆیە ئەوەی کە لە یاسادا هەیە ئەوەی لە کە پەیڕەوی ناوخۆدا هەیە زۆر باشە بەڵام ئەوەیە چۆن ئەمە ئیش پێ دەکەی نمونەشمان هەیە کە چاودێریش کراوە نەتیجەشی داوە بەڵام لە ئاستی ئەوەیە کە پەرلەمانی وڵاتێکی دیموکراسی و لە چوارچێوەی سیستەمێکی سیاسی دیموکراسیە نا هێشتا چاومان لە زیاترە من پێشنیار دەکەم دوا فەرمایشتی جەنابەت بێ ئەم قسەیەت فەرموو من دەمەوێ هەمومان قسە لەسەر ئەوە بکەین وەکو باس کرا کاگدیتۆریش باسی کرد کێشەکە لە چیدایە و دەبێت چی بکرێت من پێم وایە بەشێک لە کێشەکە پەیوەندی بە پەیوەندی نێوان پەرلەمان لەگەڵ حیزبی سیاسیدایە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە مێژوو کردە لەگەڵ مۆدیلی هیچ وڵاتێکی تر جیاوازی نییە چۆن لە بەریتانیا حیزبی سیاسی لە پەرلەمانەوە لەدایک دەبێت لە هەرێمی کوردستان پەرلەمان لە حیزبی سیاسی لەدایک دەبێت تێگەیشتنمان بۆ ئەم پەیوەندیە هەبێت ئەمە یەک دوو وەکو باسم کرد زۆر گرنگە هەر حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان بایەخی زۆر بە پرسی کاندید بوون بدات چێ کاندید دەکا پێویستە پسپۆڕیەتی هەبێت پێویستە ڕەچاوی تەوازنی جوگرافی بکات پێویستە پەروەردەی بکە پێویستە ڕاهێنانی بۆ بکە پێویستە پرسی کاندید بوون و ئیدارەدانی فراکسیۆنەکانی بکاتە بەشێک لە بەرنامە و لە پەیڕەوی ناوخۆی خۆی کە بەداخەوە تا ئێستاوان نییە دەستخۆش بۆ پێشنیارە بەجێیەکانت بە فەرمایشتی کۆتایی جەنابی دکتۆر و وەکو سەرۆکی دامەزراوی پێی من ئێمە هیوادارین یەک ئەمە بڵاوبوونەوەی ڕەشببینی نەبێ بەرامبەر پەرلەمان دەستگایەکی زۆر گرنگە لە ڕاستیدا ڕخنەکانمان کە لی دەگرین بۆ ئەوەمانە باش بێت لە ڕاستیدا ئێمە کاتێک چاودێری ئەدای ئەندامان دەکەین دەمانەوێت بە دەنگدەری کورد بڵێن بەڕێزە دەنگت داوەتە ئەم بەڕێزە لەوە داتاکانتان ئەمان پرسیارێکی مویمە بم بورە تۆڵەت بۆ کەمەوە کە دەمە ناو قسەکانت لەوە چێ داتاکانتان هەر مادەی مناقەشەی کۆمەڵە خەڵکی ئەکادیمی بێ لەوە چێ زۆر نەگەیشت بێ بە ئەگەر ئەو داتایانە بگا بە خەڵک ڕۆڵی ئەبێ لە بەرزکردنەوەی وشیاری خەڵک لە چۆنێتی ناسینی کاندیدی باش لە باشتر دروستبوونی وشیاری پەرلەمانی وەنیا لە ئێستادا باشتر گەیشتووە بە بەراورد لەگەڵ چەند ساڵی پێشتر چون ماوێتی هێشتان ئێمە دەمانەوێت زیاتر بگات ئەو واقعە بە دەنگدەری کورد بڵێن کەەوە بەم شێوازەیە و خاڵێکی تر لە ڕاستیدا
داواکارین کەەوە ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش ڕۆشن بیرانیش فشار بخینە سەر حزبە سیاسیەکان بۆ ئەوەی باشترین کاندید دەستنیشان بکەن بۆ پەرلەمانی کوردستان و دەنگدەری کوردیش ئێمە هەمیشە کارمان لەسەر ئەوە کردووە کە چۆن دەکرێت دەنگ بداتە باشترین کاندید گرنگ نیە لە چه حزبێکایە چونکو بەڕێزیان کامبوون باسی هینیان کرد پرسیارێک بوو لەسەر مەسلەی ڕاهێنانی پەرلەمانتار لە ڕاستیدا گرفتێک هەیە لای ئێمە من پەرلەمانتار وتی گرفتێک هەیە لای ئێمە ئەو کەسانەی بوون بە پەرلەمانتار تا ئاستێکی زۆر جۆرێک لە خۆبایی بوون و خۆدابڕین هەبووە ڕێکخراوێکی ئەمریکی هەیە هەرباناوی بێنم NDI کە کاری ئەوەیە کار لەگەڵ پەرلەماندا دەکات لەگە بەڕێز بەرپرسەکان لە عێراقدا دانیشتم وتی ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە لەگەڵ پەرلەمان وتم بۆ حاڵەتێکی بۆ جێڕامەوە وتی کاتێک کاندید بوون خولێکمان کردەوە بۆیان بربژێرەکە هەڵسایەوە مەتحێکی زۆری کردین گوتی دەمانوێت بەس لێمان دوور نەکەونەوە ئەو شتە باشانەمان فێر دەکەن وەوە تا دوایی وتی کاتێک بوون بە ئەندامی پەرلەمان هەمان کەسمان داوت کردەوە خولێکمان بۆ کردەوە وتی من بووم بە پەرلەمانتار چ پێویستم بە خوڵە تازە من بێمە ئێرە واتە گرفتی ئەم ڕێکخراوە ئەوە بووە کە هەمیشە بەدەنجانەوە نەچوون دەکرێت پێشتر خولیان بۆ بکرێتەوە و لەگەڵ ئەوەشدا مەسلەی گرنجیدان بە پسپۆری زۆر زۆر گرنگە ناکرێتن تەنها کەسانێک ئێمە بنێرنە پەرلەمان یاسایی بن من بۆیە ئەو قسەیە تەواو نەکرد پێشتر کەوتم هەندێک خەلەل دەستنیشان بکەم کاک ڕەز ئەگەر کەسێک یاسایی بێ مەعقولە پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستاندا کە پەسەند نەکراوە بەڵام ڕەفز کراوەتەوە لەلایەن سەرۆکی هەرێمەوە وەکو یاسا لەسەر ماڵپەڕی پەرلەمان دانراوە و کاریشی پێکراوە کاریشی پێکراوە ئێمە لە سەرمان نووسی بە دوواداچوونمان کرد یاسای خۆپشاندان بوو بۆ نمونە وەزارەتی ناوخۆکاری پێکرد بوو و تەنانەت خولی بۆ کراوەتەوە ئەفسەر پلەی لەسەر ئەو یاسایە بەرز کراوەتەوە یاسا هەیە هەموارکە پلەی کۆتایشی وەرنەگرتووە نەخێر ڕەفز کراوەتەوە ڕەت کراوەتەوە دەستخۆش ئەوە لە ئەو شتانە لەسەر بنێرانی بەڕێز بۆ ئەوانەی کە ئەیانەوێ بە تەواوی لە داتا و زانیاریەکان تێبگەن بە ئەم زانیاری تەواو هەیە لەسەر سایتی ئینستیتوتی پێی بۆ پەروەردە و دامەزراوەی پێی یەکەم جار ناوی ئینستیتوت بوو من هەر ئەوە لە مێشکمان چەسب بووە ئەوە تا هەر دامەزراوەی پێی سایتی تایبەتی هەیە NED ئەتوانن هەموو زانیاریەکان بۆ ڕۆژنامەنووسان و بۆ ئەکادیمیەکان اینجا قسەی کۆتایی بۆ فەرمایشتەکانی جەنابی دکتۆر فاروق ڕەفیق چی بە خەڵکی کوردستان ئەڵێ چی بە دەسەڵات ئەڵێ چی بە پەرلەمان خۆی ئەڵێ لە چوار خولەکدا بەڵێ زۆر سپاس تەمەن سپاس بۆ ئێوە سپاس بۆم دوو بەڕێزم من زۆر شت فێر بووم لێنەوە هەموو ئەم بەڕێزان گەنجە جوانانە کە لێرن ئەوە بزانن کە لە بەتەنگەوە هاتنمان بۆ وڵاتەکە و بۆ جواتەکە ئێمە قسە ناکەین باشنیە جارە بە تایبەتی من هەر زۆر دژی ئەو عبەسێتم کە ڕۆشنبیرانی کورد ئەیکەنەوە ئەمە هیچ پەیوەندی بێ و ئەم قسانی ئێمە پەیوەندیێکی بە و عبەسیەتی و نێکە کۆمەڵێن و سەر بڵاویەکەن و لێرە ئێمە ئەبێ بە جدی سیاسەت بگرین ئەبێ بە جدی ژیانی ڕۆحی و فکری و جواتەکەمان وەربگرین بۆ ئەم قسە ناکەین یەکێ لەو شتانە کە ئێمە بۆ ئەوەی بە بگەینە شوێنێک لە ڕاستیە من لە کتێبی وێرانە خاکی شۆڕژێڕانە باس فەسڵێکم هەیە بە ناوی کەڵکەڵە تۆتالیتاریەکانی حیزبی مۆدلی حیزبی کوردی مۆدلی حیزبی کوردی مۆدلێکی تۆتالیتاریە یعنی حیزبی شمولیە هەموو شتێک قودەیات باشە بە پەرلەمانەوە بە موسساتەوە بە هەموو شتێ لە ئێوێ احتزانی بکە هەمووی لە ئامێز بگرێ ئێمە پێویستمان بە سەرڕێگاخستنی پرۆسەیەکەیە کە من ناوم ناوە پرۆسەی لە تۆتالیتاری خستنی حیزبی کوردی یعنی ئەبێ حیزبی کوردی لەو شمولی بوونەی خۆی بێتە دەرەوە ببێ بە حیزبێک کە تۆتالیتاری نەبێ کە نەوێت ژیانی هەمومان داگیرکە نەوێت ئازادیەکانمان داگیرکە ڕێگە فەزایەک تاکەکان بە ئینسانەکان هەناسەیە بن بیر لە ژیانیان بکەنەوە نەگەوەی کە حیزب هەموو شتێکی بۆ بکات ئەم مۆدێلە دەستکاری نەکرێ هەتا ئێوارێ
ئەم بەڕێزانەی میدیا و ئەم بەڕێزانە کە ئیشەکەن دکتۆر سەروەر ئەو مؤسسەیان هەیە ئێمە تا دەستکاری ئەم مۆدێلە لە حیزبی کوردی نەکەین کە مۆدێلێکە لەسەر شکلی ئەحزابی شیوعی و حزبی بەعز و هەموو ئەحزابانەی لە عالەمی سێمە هەیە ئێمە ئەم مۆدێلە ئەبێ تێگی بشکێنین مۆدێلی حیزبێ دروستکەین کە فەزایەک خۆی ئەچێتە دواوە فەزایەکی ئازاد بۆ هاونیشتیمانیان دروستەکە هاونیشتمانیان ڕێیان هەیە تاکەکان ڕێیان هەیە هەتاوە نەکەین ئێمە بەڕاست بەداخەوم کاڵم و کوای ئاسنی سارد بکوتین. باشە دەنگدان و دەنگنەدان مافێکی شخصیە و ئیجباریش نییە بەڵام کاندیدی دڵخوازی خۆتە هەبێ ئەم جارە ڕووی بە دەنگان یا هەر سوێنت خواردووە نەچ سنگم نەخواردووە ئەگەر باشە من ڕاستگویانە پێتان بڵم ئەگەر حرەکەیەکی تیا بێ و خەڵقێکی زۆر معقول کە هەستەکەی ئەمە بڕوا بۆیە بەو مەرجە ئیستقلالێتی خۆی پارێزێ دەنگەدەم بەزانی بەڵام سۆفار ینی تا ئەم لە حەزەیەکە قساکەی من ئەوم نەبینیوە بەڵام تۆ هاتووی بۆ خەڵکی کوردستان قساکەی بۆی خەڵکی بە کواڵەتی هەڵبژێرێ و بەشداریش و ڕاستیشت پێ بڵام ئەگەر بتەوێ خەڵکی معقول بدۆزیتەوە بناو هەموو فراکسیۆنەکانە خەڵکێکی معقول هەیە توانی هیواداری مسادە بکات خۆی ئەم بەرنمەی ئێوە کاکە ئێوەیە من بەس پێشکەشم کرد سوازی هەمومانی ئەم بەڕێزانش کە دانیشتون هی ئەوەیە کە ئەمە وەکو هۆشیارکردنەوەیەک بدرێ بەو مؤسسەتانەی ئەوانەی کە لە مەرکەزی قەراران ئەو ژەوەیە کە بێ زەحمەت ئێوە وەزعێکی هەلومەرجێکی خراپتان قوڵقانوە ئێستا کاتێوەیە وەکو بە ئینگلیزیڵێ هۆشیار بیتەوە و بۆن بەقاوەکە و بکەی هەنێگەڵەن هەڵبژارنەوەی دووبارەی کاندید شتێکی باشە شت فێر بووە تۆڵێکی بە هیچ شێوەیەک یەکەم ئیشکە بیکەی جارێ لەوەی کە دکتۆر کەوتمە مێرێت فێرم زۆر باشە کە ئەو تەقاعودیانە هەڵوەشێتەوە باشە ئەوەوێت بۆچی ئەچێتەوە بۆ ئەو تەقاعد بۆ نەڕێتەوە ماڵی هەندێکیان وەکو عەرزم کردن ڕۆشتون لە دەرەوە لە سوی دەژین زانی یەکێ لەوانە من خۆمە کۆمەکم کرد کە هەڵبژێرێ باشە حتا لە بەرەوەی نە عەرەبیە زانی نە کوردیە زانی باشە وتم بە حیزبەکەت بڵێ با وتی من عەرەبی نازانم سەر هەڵم نابژێرن وتم چۆ پێیان بڵێ یانی چی چوو بوو توی فاروق ڕەفیق قڵێ شەرم نییە داوای ئەوم لێکەنە چون بۆ بەغا من عەرەبی بزانم من بە کوردی قساکەم ئاشتیان ڕاستەکەی وەرە کەچی ئێستا بەتانجی لە سوید نادۆزرێتەوە ئەزانن چی کرد بوو بەچی یەک جار دەستی بر حرفی نەوت من وتم بە کوردی قسە بکە لێە نە بە کوردی قسەی کرد نە بە عەرەبی قسەی کرد لەبەرەوە ناومێت بووین لێیان بەڵام ئێستا تۆ ئەڵتەرناتیڤێکم بەرێ من ئەچم دەنگەدەم بەس خەت خۆم هەڵابژێر بەخواتەوەش هەموو کەسێکە ترسێنی آخر معقولی شەکە پەرلەمانیش تەواو بێتر نەڕووی بە سوید ماڵاوێ چۆن ئەی بەچی چوو بۆچی چوو بووە ئەگەر تەواو بووە ئەگەر رەنیوەی پەرلەمان بۆ سوید باشە تۆ شۆڕژگێر بوویت تۆ شۆڕژگێر بووی لە خانە لە ناو تەنزیمات ئیش کردووە وڵاتی تۆ ئێرەیە من لە کەنەدا هاتوومە تۆ بێرە تۆ تازاچی بۆیە آخر ناکە ئەوە مافە تۆ دڵت دویستێتی مەبدای دویستێتی مافەیان لەکوێ ژیت حەقی خۆیەتی بەڵام من باسی ئەو کەسە دیاریکراوە ناتوانی مەتعامێ بکات ئەزانی مەبەستم چییە ئەزانی مەبەستم چییە ئەزای مەبەستم چییە مەبەستم ئەوەیە ئەگەر خولی خۆی تەواو کردووە هەر کەسێک ئەمە وا بێ بچی بۆ بەڕەمان یەکسە بڕۆ بۆ دەرەوە ناڵم تعمیم تەقاعود بۆیان بۆچی تەقاعودی وەرەگێت تۆ لە سویدیت تۆ خانەنشینی بۆ وەرەگی لە سویدیت بۆ خانەنشینی وەرەگری تۆ ئەڕۆی ئیشەکەیت ئێمە دەست دەگوشین تۆ ڕۆی لە سوید خەریکی ئیبداعبی خەریکی داهێنانێکی گەورەبی ئەبی بە باحیز لە سوید قساکەی یاخۆ دەچیت بە پارەیە کە لێرە کۆ کردێتەوە ئەڕۆی لەوێ ژیانێکی مرەفەه بۆ خۆ دەژی و ئەو نەتەوەی کە تۆ پێ علاساس نوێنەراتی کردووە لە ناخۆشتنی هەلومەرجای من ئەمە قسەمە هاوڕێیان هەر کەسێ پێوتن ئێمە وەزمان باشە پێی بڵێن ڕاز ناکەی ئێمە لە خراپتنی هەلومەرجاژین هەلومەرجی ڕۆحی کللتوری ئێمە پەرشێوێکی گەورەین من کتێبێکمە ماڵێکی لێکترازا و وجدانێکی مار ئێستا لە بیری کتێبێکی تازەیان بەناوی ماڵێکی ورد و خارج بوو ئێمە ماڵەکەمان ورد و خارج بەدەست تۆ بێ هەموو ئەوانەی کە پارەکانیان بردووە لە دانە بە دانەیەنیتەوە بڵە چۆن چۆن جوێنە بێنە بەخواتۆ ناچیتە پەرلەمان خواحافیز بینەرانی بەڕێز یاخوا بەخێر بن سەر چاوەکانم سپاس گەنجە خۆشەویستەکان بەخێر بێن بە ئومێدی هەڵبژاردننی کاندیدی زۆر باش ئەگەر ئینشاءالله هەڵبژاردن کرا خواحافیز